بەڕێزان لارکن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە خۆشحاڵەکەشم ئەوەیە کە ئینشاءڵڵا ئومێدێکم هەیە بەهۆی بوونی جەنابی بریکاری وەزارەتی بازرگانیەوە و پێشەسازیەوە ئینشاءڵڵا بتوانین گفتوگۆیەکی بنیاتنەر و ڕێکوپێک لە نێوان جەنابیان و خاوەن کارگەکانی سلێمانی دروست بکەین. دیارە کۆی کارگەکانی کوردستان کۆمەڵێ کۆژانی گەورەیان هەیە، زۆریان کاتێکە خۆیان بەراورد دەکەن بە هەموو ئەو ماف و ئیمتیازاتانەی کە لە بەغدا یا لە ناوەڕاست و باشووری عێراق دابینیەکەن بۆ خاوەن کارگەکان و بۆ کارگەکان هەست بە بێبەشی خۆیانەکەن. دیارە کۆژان و کێشەی خاوەن کارگەکان بەتەنێ کێشەی ئەمان نییە. هەر کاتێکە لەم وڵاتەدا کارگەیەک شکستەخوا کارگەیەک دادەخرێ بیهێنە لەبەر چاوتان کە سەدان ماڵ، سەدان گەنج، سەدان سفرە کاریگەری خراپی داخستنی ئەو کارگەی بەردەکەوێت. بە تایبەت ئێستا من لە شارە جوانەکەی سلێمانیم و لە هۆتێلە جوانەکەی گران میلینیۆم ئەم گفتوگۆیاکەم. شاری سلێمانی یەکێ لە گەشاوەترین شارەکانی عێراق بوو لە پیشەسازیدا، زۆرترین پشکداری هەبوو لە کۆی بەرهەمە پیشەسازیەکانی عێراقدا، بەڵام بەداخەوە ئامارەکان نە لە سلێمانی نە لە هەولێر نە لە دهۆک هیچ دڵخۆشکەر نین و بەڕاستی ئینسان دڵی تەنگە بێ بە دیار ئەم کارە ساتەوە. دیارە ئەو سەردەما بەسەر چوو کە ئینسان دابنیشێ وەزیفەی تەلەڤیزیۆن لەوە تێپەڕی کە دابنیشین بەهانە بۆ نەهامەتی بهێنینەوە. هەمیشە بە قسەهێنانی نەهامەتی کەمەکاتەوە، هەمیشە پەنجە خستنە سەر برینەکان و پەنجەدانان لەسەر کەم و کورتیەکان ڕۆڵ و کاریگەری هەیە لەوەی ئەو پەیامەی کە ئاڕاستەیەکەی هەر بگاتە ئەدرەسێکی خۆی. هیوادارم ڕاستە بریکاری وەزارەت لێرەیە، بەڵام بەڕاستی ئەم گرفتانەی کە یەخەی پیشەسازی و بازرگانی عێراقی گرتووە بە تەنیا نە بە جەنابی نە بە جەنابی وەزیر چاکرێ، بەڵکو ئەبێ بێ بە خەمێکی گەورەی هەموو ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوابن لە دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری و میدیاش کە دەسەڵاتی چوارەمە. من ناچمە ناو باسکردنی کۆژانەکانیانەوە بە خۆیان باسی بکەن. بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم، فەرموو بەردەوام بم لەگەڵتان. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. سەرەتا خاوەن کارگەکان مایکەکە بەکێیە حەزەکەم ڕووماڵێک تێگەیشتنێکمان بێنێ لەسەر وەزعی کارگەکان لە شاری سلێمانی. کێ ئێوە لەو بارەوە قسەم بۆ بکات؟ بەڵێ ئەو مایکە بەی بە جەنابیان. سپاس، سڵاو بۆ هەموو برایان. سەرچاوەکانم وەزعی کارگەکان چۆنە لێرە ئێستا لە سلێمانی؟ ئێمە لە سلێمانیە 8 نەفەر کراوین بە نوێنەری کارگەکان. باشە، وەکو نوێنەرێک من وەکو مشکلەی خۆم لەوانەیە مشکلەیەکی وام نەبێ، بەس کارگەکان بەعام هەنێ مشکلان هەیە ڕەبتە بە یەکەوە. باشە، ئەوەی کە بۆ منی باسەکەن لە پشتی کامێراکەمەوە لە هەنێ مشکلە دەرچووە. باسی ئەوەکەن کە هەروە کارگەی و دادەخرێ قفڵی پێوەیە، ناوچەی پیشەسازی ئێستا خەریکە خامۆشە بێ. ئەمە ڕاستی تێدا؟ زۆر ڕاستە، بە حەقە دەبێ ئەو گرفتانە باس بکرێت بوترێت. ئێمە لە ناو ئازارەکانیان لە ناو ئیشەکان ئەزانین چۆن نییە، لەوانەیە کەسێکی لەو ئیشان نەبێ نازانێت چۆنە. ئێمە یەکیان منم کە بیرەکەمەوە ئەبێ کە لەم شارە لە دایک بووم ئەم شارە پێشەنگ بێت لە هەموو ناحەیەکەوە، بەڵام بەعکسەوەی بینم. یعنی زۆڵمی لێ کرێ، زۆڵم لە خەڵکی سلێمانیە کرێ، یعنی زۆر شتێ ئیهمال کراوە، احتیمامی پێ نادرێت بەنسبەت کارگەکانەوە. بەنسبەت کارگەکانەوە یعنی کارگە پێشکەوتنی سلێمانی، یعنی پێشکەوتنی خەڵک، یعنی ناندان بە زۆر کەس، هەر کارگێ بیگری 100 نەفەر. باسی ئەوەم بۆ بکە کارگەداراوە معاناتەکانیان چین بۆ داخان بۆ پارەکانیانە بەنە دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵێ ئەگەر ئێمە بمانەوێ خەڵکی وەزعی خۆش بێ، یەکێ لە ئەو نەتیجانەوەی کە کارگەکان بکوێتە کارگەکان ئیش کاچووی هەر کارگەی وایە 1000 ماڵی لەسەرە. کارگە داخراوە بۆ داخرێ بۆ ئەڕوا بۆ مشکلەی دەرەجە یەکەمان کارەبا لەخوا بەزیابێ کارەبا شتێ بەدەمانەوە هاتون بەس دەتموحی ئێمانیە. ئێمە بۆچی فەرقمانە بێ لەگەڵ کەرکووکە یان لەگەڵ جنوبا؟ یعنی لێ بۆ لێوێ بە 6 دینارە بۆ لێرە بە 150 دینارمە چەند ساڵە ئاوای نیازان هەیە بیکەن بە 100 دینار، بەڵام ئەگەر بکرێ بە 6 دینار وەکو جنوب بچی فەرقێکی تایە وەکوەوە بکرێ. یعنی ئێمەش دەتوانین ئەمەی کێ خۆی معاناتی هەیە؟ جەنابی وتی من خۆم معاناتم نییە، باسی معاناتی ئەوانی ترەکەم، هیوادارم ئەوانی تریش معاناتیان نەبێ. کێ لەسەرەوەیە کە کارگەکەی دابخا،
کێ هاتۆتە سەر ئەو باوەڕی کە بڕاتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ دەست خۆش بۆ بەرنامەکە و وەڵام وەکو کارگەکانی ئاسن کێشەیەکی زۆر گەورەمانەیە لە تەواوی کوردستان تا ئاستی داخستن بەڵێ احتیمال لە زۆر کارگە هەیە تا مانگێ دوو مانگتر زۆر بەردەوام بێ زیاتر ناتوانێت یعنی دوو مانگی تر پێت وایە کارگەی ئاسن لە هەرێمی کوردستان دادەخرێن بە تەکید ئێستا حالیان ئەگەر ئیشکا زۆربەی کارگەکان کە لە 150 بەرهەمی ناو خۆمان دابینەکەن بەڵێ بە تەکید بۆ جنوبیش حتا ئێمە ئیمکانێتی ئەوەمانێک کە تاوی تەختی جنوبیشکە خۆتان لی نازان و کەم تەرخە من واگەیشتونەتەوەی شکست بێن و دای بخەن یا هۆکارەکە چییە؟ نەخر هۆکاری سیاسی هۆکاری بڵێن کولفە هەیە کە لە کارگەکانە کولفەی ئێمە بەرزترە لە چاو وڵاتانە ئێوە گەیشتونەتە ئەو باوەڕی کارگەکەتان دابخەن یا کارگەکانی ئاسن بڕستیان لێ بڕا و توانیان نەما توانان نەما لە چی تۆ ناتوانین منافەسەی بەرهەمی دەرەوەکەی منافەسەی ئێرانیکی منافەسەی سعودیکی منافەسەی تورکیکی هەمووی کاڵایەنێتە ناو عراقەوە بە تایبەتی شیش کە سعرەکەی تۆ کولفەی ئەو لەی تۆ زۆر هەرزانترە ئێمە کارەبامان گرانە سکرابمان گرانە سکرابی سعری ئێستا سکراب زۆر گرانە بۆتە سعری تورکیا و ئەمانە ئینجا زایدن شێشەی کارەباکەوە لە 120 دینارە بوو ئەوە الحەمدولیلا تۆزێدا بەزیوە بەس ئێمە داخوازیمانێک کە بێ بە 6 دینار سابت بێ بە 6 دینارەکە ئەنجا معاناتێشکی کە نەبوونی سکرابە کە ئێستا ڕێگریکی گەورە هەیە لە ناوەڕاست و باشووری عراق کە بەی شێوەیەک سکراب نایە بۆ کوردستان ئێمە معمەلانە هەمووی لەسەر و سکرابەیە سکرابی ناوخۆی کوردستان کەمە بەشی کارگەکان ناکە هیچ کارگەیەک لێسا لە سایە 20 تاقی خۆی ناتوانێت ایشکە ئەبێ حکومەت بە جدیشە لەسەر ئەوە بکات کە ڕێڕەوی سکراب لە باشوور و جنوب هەر چۆنێ بێت لە هەوڵ و هیمەتێکا بێ بتوان بیکەنەوە بۆ ئەم کارگانە دانەخرێ زیانی معاناتێکی گەورەیە باشە لەم هەموو دا و دەستگایی لە وڵاتەیە هەیە هیچ پلانێک هیچ یاسا و ڕێسایەک هیچ هەوڵێک نییە بۆ دروستکردنی جۆرێک لە باڵانس بۆ ڕێگریکردن لە بەرهەمی دەرێ بۆ پاراستنی ئێوە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ بە دەستخۆشی و حکومەتی هەرێم ئەو قەراری داوە بۆمان کردوێتی بەڵام کێشەکە لە ناوەڕاست و جنوبی عراقە کە تا ئێستا منافزی گومرجی حکومەتی عراقی ئەو قەرارە تەنفیز ناکە کە ئێمە دەستخۆشی حکومەت هەرێمەکەن کە ئەومان ئەو قەراریان بۆ دەرکردین دەستیان خۆش بەسەر مشکیلەکە لە منافزی گومرگی جنوبە کە تا ئێستا ئەو قەرارە جێبەجێ نەکراوە ئیتر داخوازیمانێک کە ئیشەڵا ئەو قەرارە لەوێش جێبەجێ بکرێ زایدەن ڕێڕەوی گومرگی بکرێتەوە بۆ بەڵام عەفو هاتنی سکراب بکرێتەوە لە جنوبەوە بۆ کوردستان نەوتی کێ ڕایگرتووە قەراری سیاسی هەیە لە حکومەتی عراقیەوە وەستاوە ئیتر کەس نازانێت سەبەبەکە چییە زایدەن نەوتی ڕەشمان کە ئێستا ئێمە کارگەکان زۆرمان ئێستا تعریفەی گومرگیە کە عێراق بە قەولی ئەوان یەک عێراق نییە بۆچی وەکو بە پێی زانیاریەکانی ئێوە بۆچی نییە بۆچی نایەت هەر قەزەی سیاسیە لەبەرەوەی ئەو هەموو کارگەی لە کوردستانە بەرەو داخستن بچێ زایدەن ئێمە نەوتی ڕەشمان کە پێویستە لەوێ نەختێک لانی ئیجابی هەیە بۆ معمەل کە خەڵک ڕوو بکاتە ئەوێ سعری نەوتی خامی کە حکومەتی عراقی داتێ سعرەکەی ئەرزانە لێرە نییە ئەو داعمە نییە کارەباکەی ئەرزانترە خەڵک بڕوا لێ بۆی معمەل بکە دەستخۆش مامۆستا زوو ئەم قسەیە بیستم کە پیلانێکەیە بۆ شکست پێهێنان بە کارگەکانی هەرێمی کوردستان و بۆ پاشخستنی هەلومەرجی پیشەسازی ئایا کێ ئێوە لەم بارەوە قسەم بۆ بکە بەڕاستی هەست بەماکەن هەست بەوە ئەکەی ئەمە پیلانێکە بۆ ئەوەی کە کارگەکانی ئێمە دابخرێ کارگەکانمان ڕوو بکاتە لای ئەوان و سەرمایەکانتان بەرنە دەرێ بەتاکید لەبەرەوەی ئێستا بۆ نمونە ئێمە کە ئەو کارخانەیمان داناوە عقدمان هەیە لەگەڵ حکومەت کە بۆ 25 ساڵ ئەو بە سعرێکی ئەو ئەرزەمان ئێنێ ئێستا بەبێ ئەوەی پرسیارمان لێ بکەن بەبێ ئەوەی عقدەکەشمان تەواو بێ من عقدی 25 ساڵم هەیە لەگەڵ حکومەتی هەرێم بەڵێ کە ئەرزەکان ناوە پێمان بە 25 ساڵ ئێستا 15 ساڵ بەسەر ئەو عقدا ڕەت بووە کرێکەکان بۆ کردین بە 4 قات باشە بەرامبەر بەوەش لە وڵاتی دراوسێ ئەرزت ئااتێ بە بەلاش و گومرک زەریبەشی 20 ساڵ زەریبە لێوەرناگرێ ئێرە زەریبەشمان لێوەرگرن ئەرزەکەش 4 قات سعرەکەی بەرزەکەنەوە بەبێ هیچ یعنی هیچ حەقیقیتیانە لەبەرەوەی ئێمە ئەو ئەرزەمان کە وەرگردووە بە سعرێکیایانە پێمان ئێستا لە ناوڕاستی عقدەکەیە کرێکیان بۆ کردین بە 4 قات یعنی ئێستا ئێوە لە نێوان فشاری حکومەتی هەرێمیش و فشاری بەغاش نه بەغا ناڵێم باسم لە بۆ نمونە ئێران ئێستا ئێران ئەرزی بە بەلاش ئااتێ و 20 ساڵی زەریبە لێوە ناگرێت پێش خۆت بوو مەبەستم ئێوە ئێستا لە نێوان
پیلانی ئەوان بۆ ڕاکێشانتان بەتەکید فشاری هەرێمدا کارگەکانتان خەریکە بێبڕستە بێ بەتەکید ئێمە من خۆم بیرەکەمەوە کە بڕۆم بەرو بەغا ئیش بکەم یان بەرو ئێران زۆر دەناسی دەڕوا لە هاوڕێکانت بەتەکید اینجا شتێکی کە ئێمە کارخانەکەمان کە تاوا کە ئەبینی ئیسفادە ناکا مەنتەقەوەیە کە دایخین من خۆم یەکێکم لەو کەسانی معاملە کارخانەکەم داخست کەچی لە وەزارەتی صناعە کتابێکیان بۆ ناردوومەڵێ لە ماوەی 6 ڕۆژە ئەگە ئیشی پێ نەکەی عەقدەکەت هەڵەوەشێ ئێ باشە من زەرەرەکەم تۆ نابێ لێم بپرسی بۆ زەرەرەکەم ئەو پرسیارە بێ یەکێ لێم کەسێک لە ئێوە ناپرسێ بۆ زەرەرەکان هەرڵێ بێنە نەخێر کتابێکیان بۆ کردین ئەڵێ لە ماوەی 6 ڕۆژە ئەگە ئیشی پێ نەکەی عەقدەکەت هەڵەوەشێنین و یعنی لە جیاتی پرسیارە لێ بکەن بگرە عقوبەتیان باشە معمەلێکی ئاوا داخرێ بەوەنە کارمەند و کە خۆشم چەند کارمەند بەتەکید کارمەندم هەرە بێ 6 کارمەندم هەر هەبێ یعنی بەڵێ کارخانەی علاگەیە پلاستیک لە تانجەرۆ بێ لە حمایەت المنتج ئەسڵا حمایەت المنتجمان نییە یعنی ئێستا ئەو منتج هەیە لە بازارە بە سعری موادەکەیە یعنی ئەو تەبعەنەوە ئێمە بازارێکین بۆ دراوسێ کەسیش ناپرسێتەوە ئەو منتجە چییە لژنەی قایمقامیت کەیت بۆچی بێ بۆ معمەلەکان سەیری نوعی موادەکەکە بۆ ناچێت بۆ بازار سەیری ئەو منتجە بکە منطقە موادی منتج بە سعری موادەکە بێ هەڵبەتە شتێکی تایە ئەو شتێش خۆ من نەزانم تایەتی بەڵام من نایڵێ من چکە خۆم ئەیزانم چییە بەڵام ئەبێت لژنەی ئەخرەزانم دەبیڵێ بۆ تۆ ناو نەهێناوە بۆ ئەو مواد هەیە پلاستیکی سفرە لە چاو کواڵەتی ئەوەی ئێمە ئەوەندە ڕیسایکل کرابێتەوە کە تا ئاستی سەرەتان خراپ بێ بەتەکید من پرسیارێکم بۆ لژنەیەک ناچێت دوو نمونەی علاگە لەناو ئێرانە بێنێتەوە دوو نمونە علاگەی ئێرانی کە لەناو بازارە بەراوردی کات ئەو کاتە تێگە ئەم موادە لەگە ئەو موادە تێکەڵە ئەو موادی کە بەرەو بەرەو ئێرەیەت ئەو موادە نییە کە لە ئێران ئەفرۆشتێ من هەرەوە ناڵم چونکە خۆشم ئەزانم چییە نەتیجەکەی چییە ئەزانم موادەکەی کە تێکەڵیەکەن چییە بەس با لژنەیە کە بێ ئەو خۆی بڕوا باشە بەس نیشتیمانیەکی کوردی بەڵێ یعنی با ئێمەش بیزانین خۆی تەقیس و سەیطەوەنەوەی ئیشی چییە بۆ ئەوەی ئەو موادە بزانین پێکاتەکانی لە چی پێکاتووە با ئەوە خۆی ئەیزانیە ئەگەر هەبێ باشە ئێستا ئێمە تقریبا 4 معمەلی علاگە هەیە لەم سلێمانیە کە ئیشەکە بەخوا چل معمەلی یعنی ئەو علاگەی سەمونی تێکەین بەتەکید زۆری ناتەندروستە بەتەکید هەرو علاگەی نیە لە ئێرانە بەکارێ ئەو علاگەی ئێران فەرقیە لەگەڵ ئەو علاگەی کە لێرە هەیە دروستیەکەی ناتەندروستە ناخێر ئەوەی کە لێت موادێکی تێکرێت باشەکە عەلی یعنی کاکە تەنی مواد عفو تەنی مواد بە 1400 دلار يعني 2100 دينار تقريبا موادكونك معقوله لبازاره منتج هبي ابو سعره نخي اذا ابي كذي بفسر مايته كم شيء اكيد لنا برنامج قرن مايته كم شكي لجنه شلون حمايه اكري لجنه حمايه قانوني حمايه يعني قانوني كتابته كارك كدروس كريت بوشي دروس كريت بوي انتاجي شي هبت بله انتاج كهد بلا معملك اقل بازار ببازار نكري فروشي نبي كاتتو معملك دوچاری داخست نبي بله تو چون اتواني سرمایه‌داری کارگەیەکت هەیە و ئینتاج ئەەکەیت و ئینتاجەکەش لە بازار فرۆشی هەبێ قانونێکی صناعی لات هەیە ئەم قانونی صناعیە بەداخۆ ینی ئەمە مۆزوع هەرێمی کوردستان نییە ینی مۆزوع ئەوەیە کە کەسێ معمەل دانێ نایەت مثلەن جدوا اقتصادێکی کە یەکەم جار تەقدیمێکە و قانونەکانی کە هەیە چی پاڵپشتێتی بۆ پێشخستنی کارگەکە و چی ئەبێتە سەبەبی دواکەوتنی کارگەکە جەنابەت معمەلی پلاستیکت هەیە مەسەلەن علاگە دروستەکەی دەمان هەر شتێکی ناوخۆیی خۆمان کە هەبێت زۆر زۆر باشتر لەو شتانی کە لە دەرەوە بۆ دێت ئەگەر لە هەر وڵاتێکی پێشکەوتوشەوە بێت بۆ چونکە تۆ دوجار ئەو نیشتیمانیە وڵاتەیت و لە ناو کارگەکەدا مختبەرت هەیە و دوجار سناعە مختبەریە و لە ڕێی وجدانیش تۆ شتێ دروست ناکەی باو نیشتیمانەکانی خۆت تۆ قانونی حیمایەتەکە بۆ تا ئێستا تەقدیمت نەکردووە مەسەلەن بەڕێزانی خاوەن کارگەکانی شیش 2 ساڵە مەسەلەن خەریکی تەقدیمی حیمایە بوون خۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک مەسەلەن توانرا لە ساسی یان حیمایە بکرێت و خۆشیان دایانەبوون لە ساچلی حیمایەکە بەڵام بۆچی ئێستا گرفتیانەیە ینی ئێمە کە لێرە دانیشتوین لە ڕاستی بەڵێ من بریکاری وەزارەتم بۆ کاروباری پیشەسازی بەڵام من محامی ئێوەم من پارێزەری معانەتەکانتانم لێرە دانیشتون بەرنامەیەکەین بەرهەمی هەبێ وکو چۆن
کارگەش بەرێمیە بە هەمومانەوە دەست بخەینە سەر برینەکان و کاکە ڕەنجوتی چونکە ئەوە ناکرێ مەسەرەن من برینێک بشارمەوە لەبەر خاتری ئەوەی کە لە جێگەیەکەم دەوڵات کە سەرپرشتی کاروباری کارگەیەکە لە ڕووی یاسایی و ئیداریەوە لەگەڵ سەرمایهدارانە کە سەرمایی خوان لە ناوڵاتی خوانە سەرفەکەن ئەگەر هەمومان بەیەکۆ هاوکۆک و هاودەنگ نەبین لە پێشخستنی پیشەسازی پێم وابێن نەمانتوانین هیچ مامەسای خۆشەوی زۆربەی ئەو کارگانەی کە لە کوردستان هەیە بەڕاستی پێویستیان بە بڵین حیمایە هەیە پێویستیان بە پاراستن هەیە بەڕاستی بەشێک لە بوژانەوەی پیشەسازی لە عێراق پەیوەندی بەوەی هەیە کە بە قانونی حیمایی ئینتاج بەڕاستی تا ڕادەیەک ئیشی پێکرێ ڕاستە بێ سەروبەریەک لە مەرزەکانیان هەیە ئادەی یەک کارگە یەک بەرهەم هەیە لەم کوردستانە پێویستی بە حیمای ئینتاج نەبێت و دوای ئەوە وەزیفەی حکوومەتە کە ئاماری لا بێ بزانێ چەند کارگەی هەیە چەندیان پێویستی بەوەیە نەک کارگەیەک دابخرێت و بێ لەسەر تەلەڤیزۆن بناڵێنێ یعنی باوەڕم پێ بکە ئەوە هەر معاناتی ئەو نییە ئێستەوە کە خاوەن کارگەن چەندتان گەیشتۆتە ئاستیەوەی دای بخەن دەستی بەرز بکاتەوە چەندی گەیشتۆتە ئەوەی چەندی دای خستەوە یا گەیشتۆتە ئەوەت خوا دەست بەرز کاتەوە با کامێراکەوەریکدا ها بەڵێ چەندی لەم بەرەوە گەیشتۆتە ئەوەی دای بخا هیچ حیمایەکی نییە کاگانی تۆ باسی حمایت باسی جدوى اقتصادیەکە ئێمە جدوى اقتصادیمان کردووە لەسەر ئەو مەشروعە کە کارەبا بە 60 دینار بێ کەچی کە کارەبا هاتوۆتە 140 دیناری فەرقەکە یعنی تۆ دوو ئەوەنە کارەبا لە سەمنسیا کردو یەکێ لەش دراسەی جدوى هەندێک جار بووە بە ڕۆتینێک بۆ وەرگرتنی مامەڵە لە وڵاتی ئێمەدا یعنی وەزیفە گەورەکەی پاراستنی بەرهەمی ناوخۆیی یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆیی یاسای پاراستنی مافی بەکاربەر ئەوەی کە جەنابەت دەیڵێ ئەوە حکوومەت مەسوولە حکوومەت مەسوولە تۆ سەمونێکە بێتەوە بۆ مناڵەکەت علاگەیەکی مستەڕتەنهینی هەر وڵاتێکە بۆ تۆی ناردووە ئەوە هاونیشتیمانی مەسوول نییە بەڵێ پاراستنی سەرمایی تاکیشە کەسێک $200,000 پێ نازانیش پێ بکات جدوای اقتصادی ناوە ئەبێ حکوومەت بڵێ ئەمە مەکە ڕێنمایی بکە ئەمەیان بکە اینجا من کە لە هەموو شتێکم زانی و لە کواڵیتی کۆنتترۆڵم زانی و لە دەرزیم زانی و لە دەرمانم زانی و لە حەبم زانی و لە هەرچی شتی ئەم دنیاە زانیم ئەی ئیتردا و دەستگاکانی شیان چیە ئێمە بۆ ئەم بابەتە ئەوەی چێکە لە گرفتەکان لە ڕاستیە تا ئیسا لە ناو بواری لە پێشخستنی پیشەسازی هابوو یەکێ لەو شتانە کە جەدوای اقتصادیە لێرە و لەوێ هەیە مەسەرەن جەدوای اقتصادەکەم با ئەوەنە گەورە بێ حەجمی پارەکەی بۆی بتوانم باشترین شوێنە مەسەرەن جێگەم بدەن ئەم شتانە ئێمە بەچی ئەوەیەکمان کردووە خەریکین ڕێنمایەک دەرەکەین بە ناوی ڕێنمایی نووسینگەی پیشەسازیەوە نووسینگەی پیشەسازی بۆچی ئیسا بۆت عەرز دەکەم نووسینگەی پیشەسازی بۆ نووسینگەی پیشەسازی جەنابێت کە کارگەیە دروستەکە کارەبا کرێبووە بە 4 قات و کارەبا بە 2 قات ئیتر فەقیرە دراسی جەدوای کردووە لەسەر حسابی نابێت هەلومەرزی لەسەر هەلومەرز ناکرێت جەدوای اقتصادی لەسەر واقع کرێت تۆ ئێستا کارگەیەک دروستەکەی ئەمڕۆ کارەبا ئەمڕۆکە کارگەکە دروستەکەی جەدوای اقتصادەکەی بۆ حاضرەکەیت ژوای کردووە بەچەند ئەو کاتە 60 دینار نەبوو ئەو کاتێش ئەمان نرخی گرانی کارەبای هەبووە بدایەت کارگەمان دروست کرد بە پێی قانونی استثمار کارەبا بە 20 دینار بوو بۆ 1 کیلۆوات کاگەلی کارەبا تەدریجی بەرز کرایەوە ئێمە کارگەکان کۆبووینەوە ئێستاش بیرمێ وابزانام لە کۆتایی 2018 بوو مانگی 12 کارەبا بوو بە 75 دینار کە شەکوامان هەبوو کە کارەبا دابەزێ بۆ سەری ساڵ کارەبایان کرد بە 120 دینار بە بێەوەی بگەڕێنەوە بۆ کارگەکان بە تایبەت کارگەکانی یاسن کە کارگەیەکی استراتیژی لە پڕ بە بێەوەی پرسمان پێ بکەن کابرا جەدوای اقتصادی چی بکەم من کە بدایەت کارگە دامەزێنم لەسەر 20 دینار دوای کرا بە 75 دوای کرا بە 120 دینار کە پرسم پێ نەکرێ پرس بە کارگەکان ناکرێت ئەمەیەکە لە کێشەکانی ینی بەڕاستیەوانی تریش کاگەی بوو هەموو وەزارەتەکان وەک تۆپ تێمان هەڵەیەن یەک وەزارەت نییە پچی ئیشەکە بۆ جێبەجێ بکە هەمووی قورسایە خاتە سەرێ لە ژینگەوە لە وەزارەتی پیشەسازیەوە لە هەرچی وەزارەتەکان کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە پێویستمان بە ژوورێکی عملیاتە بەڕێوەبەری گشتی وەزارەتەکانی تیاابێ کە بچین لەو ئیشەکانمان حل ببێ زۆر بە ڕاشکاوتر لە خاوەن کارگەکانی تر قساکەیت هەر بەڕاستی وەزعەکە وایەکە
خەڵک زۆرە ناسی ئێوە کارگەکەی دابخاو بچێت لەو شوێنانەی کە ڕۆژانە لە گروپەکەی ئەمە بەرنامەی هەموو کارگەکانی سلێمانیە ڕۆژانە بۆمەنێرن هەر کارگەکەی نێرە من دوو ڕۆژ تعزیمە بێ ئەڵێەوە دامخست چەند کارگاناسی دای خستو هەر لە دەوروبەرە هەر هاوڕێکان لە دەوروبەرم لە دەدانە دوو کەس هەیە ئیشەکات هیچیان منم یعنی لە دەی کە ئیناسی هەشتی دایخستۆ بەڵێ ئەزانی بۆچی چونکە زۆر جار سەیری کات کەسانی وەکو ئێوە قساکەن لە بەرنامەی منە کەسانێک تەلەفۆن بۆ منە کاڵێ ڕەنجتۆ بەرنامەکە و پڕە لە مبالەغا بەرنامەکە و پڕە لە ناڕاستی تۆ خەڵک بێ ئومێدەکەی تکایە پێم بڵێ من خواستەری لە شێوانم و لەم وڵاتە خەریکی بێ ئومێدکردنی خەڵکم یا بێ ئومێدیەکە بگوێزمەوە بۆی ئەوانەی کە بە منەڵەن بێ ئومێدی دروستەکەی ئومێد دروست بکەن چۆنت ئەمە بە هەموو عالەمی گوێی جارێ لە هەشتی دەوروبەرێ ئەمە فۆرمی 250 کارگەیە بزانە بۆچی دایخستووە چەند کارمەندی هەیە مەساعی عەرزەکەی چەندە چەندێک پاری تیاخەوتووە ئەم خەڵکانی لێرە ئەیبینی بەس وەکو سەرمایە حسابیکەی 1 ملیار نزیکە 1 ملیار دۆلارە ئەم کەسانی کە لێرە ئەیبینی ئێستا لێرە دانیشتون 4-5 ئێستا 1 ملیار لەم هۆڵەی منە لەم هۆڵەیە بڵێ ئەم ملیارە بێ ئومێد بووە تووشی ڕکود بووە بڵێ ئەمانەی کە لێرە ئەیبینی لەو لە 120 کە لە 180 تری کۆمەلگا بەڕێوە بن ئەمە ئەلەوانن کە وڵاتان ئەگەڕێن قۆناغی سەرەتاییە ئەگەڕێن بە دوایانە ئێمە کابرا هەر چێتە سەر خاتی خۆی ئیتر وای لەکەن تا ڕابکە لێرە ئێستا لە 102مان ماوەتەوە بە واقعی لە 102مان باشە ئێستا سەیری هەموو شتەکان من لە یەک شت بەردەوام ئامارەکانی لای ئێوە ئێستا بە ڕێزان سەیریکە سەیری ئەم ئامارەکەن ئەمە هەمووی بە فۆڕم هەمووی بە ڕێکوپێکی بەڕەقەمی تەلەفۆن هەمووی بە ڕەقەمی تەلەفۆن بەڵام بەردەوام من تێناگەم ئەو ئامارانەی کە لە لای کەرتی تایبەتە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە فەرقی هەیە ئێستا خۆتان نییە بەڵێ هیچ ئەحساییان نییە حکوومەت بڵێ تۆ با من یەک ئاماری ڕاستکردنەوەی هەبێت جا بۆ دوای ئەم ناوبڕا کە مامەستا عەلی خۆشەویست دوای ئەم ناوبڕا بزانین ئامارەکەی تۆ لەگەڵ ئامارەکەی ئەم فەرقی چییە من سەردانێکی ناوچەی پیشەسازی سلێمانیم کردووە دەرگا بە دەرگا لێم ماوە بزانماتمە مەعمەلەکەی جەنابی شدووە نەبوو کارگەی دەسماڵ دەسەڵ کلینکس بەڕاستی زۆری داخرابوو کە عەلی حەزەکەی هەر دوای ئەم بەرنامەی من ئەچین هەنە کارگەی مەرمەڕوشتیش بەڕاستی بووە بە شۆڕوومی ساخکردنەوەی مەرمەڕی سپانی و تورکی و ئێرانی مەرمەڕەکانی جارانی خۆشمان نەما لەبەر ئەوە کاک عەلی دڵنیا بە لەوەی من هیچ شک و گومانێکم لە مەزنی بیرکردنەوە و دڵسۆزی نەجەنابەت هەیە نا داو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام باوەڕم پێ بکە سەردانی مەیدانی جیاوازترە لەوەی کە نوێنەرەکانتان بە وەرەقا بۆتانە نووسن دڵنیا بە لەوەی خۆت ئەمە بەراورد بکە لەگەڵ ئەوەی خۆت دوای ئەم ناوبڕا کات ئەم بە بەڕێستان بەڕێزان ئەگەڕێمەوە بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت دیارە باسی ئەوم کرد کە هەمیشە ئامارەکانی کە کەرتی تایبەت باسی دەکەن لەگەڵ ئامارەکانی کە لە لای داو دەستگاکانی حکوومەتە جیاوازیەکی زۆری هەیە ئێستا بەپێی ئامارەکانی خاوەن کارگەکان کە خۆیان بە فۆرم و ژمارەی تەلەفۆن و وردەکاری لەسەر زانیاری لەسەر کارگەکان لە 160 کارگەکان لە داخستنان کاگارام داخراوەت لە داخستنی ترایە بۆ لە 120 تریش چونکە هەموو ئیشارەتەکان وا ئەکرێ وایە کە تۆ ڕۆژە زەرەکەی مانگە زەرەکەی بێ دایخی ئێستا نمونە بە سلێمانی وەربگرین چەند کارگەی ماوەتەوە کاگارام لە 140 ماوەتەوە پێم وایە لە 120 تری لە 2 مانگی داهاتوە دایبخات ئەمە هەر لە خۆتەوە دەیڵێ ئەمە بە فۆرم بە ڕقەمی ژمارەی تەلەفۆن بە ژمارەی ئیجازەکەی بە کارمەندەکانی بە شوێنەکەی بە لۆگۆکەی بە هەموو وردەکاریەکانی نزیکی چەند کەس بێکار بووە لە سلەیمانی بۆ نمونە 2-3 کەس لەم فترەی ئەخیرە بێکار بوو بەس مشکلی ئەساسی ئێمە ئەمە نییە مشکلی ئەساسی ئێمە پیشەسازی لەسەر ئەساسی چیەکرێ لەسەر ئەساسی قازانج و زەرەرەکرێ ئێمە حسابمان کردووە قازانجەکەین حکوومەت لە خۆیەوە چەند کەسانێک لە ژوورێکی ساردا دانیشتون ڕێنمایەک دەرەکەن ئەسڵەن ناو سوێنگە خۆم ناو عەمەلیان نەدیوە ئێستا ژینگەی ڕێنمایەکی بۆ من دەرکردووە
کرێکارەکانم 350 زاریان ئێمێ ئەڵێت من مۆزەفێکە بووە نێرم تۆ 600 زاری بەرێ لە ژوورێکا داینی شوێنە لە پەنجەرەکەەوە سەری کرێکارەکان کات 3 ڕۆژیش دەوام بکات 12 ڕۆژ بڕاتەوە ئەی کرێکارەکانی تر چۆنیشم بۆکەنەوە کات داینانم مەعمەلەکە داخەم و مۆزەفیشەکە دانانم هەست ناکەی زۆر عینادی تۆش ناخر واقعەوە ئەبە چێ ئامادەیە دای بنێ هەمووی معاملەکەی داخل معقول کرێکارەکان گیشم بۆ ناکەن یعنی چی من لە چاشتی بانیەوە تا 5 ئەم کرێکارە دەستی ناوە 350 زاری ئێمێ یعنی ئەو بێ 600 زاری بە ملیەوە سریانکە بەچی یاسایەک کارەبا من حسابم کردو 20 دینارێم بوو بە 40 دینار هاوارمان کرد بوو بە 6 دینار هاوارمان کرد بوو بە 100 دینار هاوارمان حتا هاوارکەی زیاتر بەرزەکەنەوە بۆی کە دایخیت باشە ئێستا لە هەمووی کارە ساتر سامانە سروشتەکان ڕەبتی بە ئێمە چییە ئێمە معمەلی پاکەرەوەکانە چین موادی ئەوەلیە کڕین لە دەرەوە لە وڵاتان لە ئێران باشە بۆچی خۆ دەرەوە بە موادی ئەوەلی ئێمە دروستەکەن تۆ بۆ خۆ لێرە هەتە لە دەرەوەی کڕی یعنی هیچ نسبەیەک نییە لەم نەفتا و شتەی کوردستان بۆ کارگەی ناوخۆ نەخێر ئەوان بەهی ئێمە دروستەکەن هەنێکیان بەڵێ ئەنێرێتە دەرەوە دروستەکرێت ئێمە ئەکە ئەچین کە ئەمە چین ئەسترادیەکەین موادێنین تازت ئەمە فلیمی تازەیە ئەڵێ تۆ هەموو تانە 25 دلار بە من بنۆم زانی سامانە سروشتەکان خۆیان یارمەتیمانێن تانی 25 دلار هەج موادێکی پاکەرەوە بێنە تانی 25 دلاریانەوێت سامانی سروشتی سامانە سروشتەکان بڵێ لەسەر مەرس تر بەسەر ئیجازەکەی کاداتێ ئەقینا تۆ معاملی اینجا ئەم وڵەتە دێ معاملی پاکەرەوە مەیە چ ڕەبتێکی بە سامانی سروشتیەوە ێ بەس کاعلی آخر ئەمە سەرگەردانەکان ئەوە ڕەبتی بە سامانی سروشتیەوە نییە هیچ ینی دەسری معاملی دەسری سامانی سروشتی نامل پاکەرەوە مێ پاکەرەوە مەسەر چ موادێک بۆچی ئەخە بەو نوعە نییە وەزارەتی ئەگەر باسی ئەعفای گومرگولی و خۆشببوونی کەرەسەی سەرەتایی کارگەیەکەی هەرچی موادی منەظیفات هەیە مەسەلەن لە بابەتە کیمیایەکانە ئەو موادانی کە هێن دەڕووی ئەمنیەوە ئەبێ ئاگادار بن وەزارەتی ناوخۆ بۆ ئەو کارگە بزانێ ئەو ماوادە یەتە ئەو کارگەل وەکو معلوماتێکی ئەمنی هیچی تر نییە موافقەتەکەش ئێمە فترێکی زۆری ئەخەیان لیژنێکی باڵای چارەسەرکردنی کێشە سەناعەکان لە نێوان هەموو ئەو وەزارەتانی کە پەیوەندیان بە سەناعەوەیە چ سامانی سروشتیە چ وەزارەتی ناوخۆیە چ ئاساییشە ژینگەیە هەموو ئەو نەنا ئەو بۆ موادی مشتقاتی نەوتیەوەی کە کاکە باسێکە ئێمەش مشتقاتی نەوتی تۆ ناتوە باسی تۆ ئەڵی چوار کارگەی پاکردنەوەم پاکردنەوە فەرقی پاکەرەوە منەظیفات بەس بۆ پاکەرەوەکە لە دوای پاکەرەوەکە بڵێ ئەخنا ئەوەی سامانی سروشتی بەپێی یاساکانی خۆیان هەرچی لە مشتقاتی نەوتی نەبێت وەرناگیر ینی من ئەمە بڕاستیمە بەس مشتقاتی نەوتیش کاعلی بۆ نمونە مشتقاتی نەوتیش ئێمە وەزارەتی سامانە سروشتیەکانمان لەبری ئەوەی کە بەشێک لە بەرهەمی ناوخۆ ئێمە دعمی منتوجاتی بڵین بەرهەمی ناوخۆی پێ بکەین کە ئەویان ئێوە و شەڕی ئێوەیە ئێمە بین بۆ نمونە ئەمان لە دەرەوەش بیهێنن ئەگەر شاریان بکەین ئەگەر ڕێگەم بیت من فەرموو وەڵا لە ئامارەکان با من لە ئامارەکەەوە دەست پێ بکەم تا هەمووی طبعا ئێمە ئامارێک کە لە ئەلامەکانە بڵاو کرایەوە بە 4852 بۆ بەردەوامیش مۆڵەت هەیە بەڵام ئەم داخستن و دانەخستنە کە لە ئەلام دەرچوو مەسەلەن وتیان 2312 کارگە مەسەلەن کار ناکات باش لەم 2312 کارگەیە کە باسی ئەکرێت کە کار ناکات ئێمە 3 مەرحەلەی مۆڵەتان هەیە بە پێی قانونی تەنمیی سناعی مەرحەلەی یەکەم ئیجازەی دامەزراندنە مۆڵەتی دووەم ئیجازەی تحتە تەئسیسە کە لەژێر دامەزرانایە فعلیە ئەوەی کە من ئێڵێم من مەسوولم لە قسەکانی آخر بۆی ناتێگەیشتن نەبێت تۆ با من مەسوولم لە قسەکانی لە ئامارەکە قوربانە بم ئەو ئەڵێ کارگەی فعلی کە لە سلێمانی کارەکە لە شەستی لاکراوە ئەگەر یارمەتیم بی من ئەمێ ئاماری ڕاستکەمەوە ئەمێ قسەیەک ڕاستکەمەوە کە بۆ ئەوی کە هەمووی ئاگاداری ئەو ئامارە بێ چۆنە لەو 2312 کارگەیە مۆڵەت نابێ بە مۆڵەت کارگە نابێ بە کارگەکە تاوکو ئیکمال تەئسیس نەکا ینی قۆناغی سێم مۆڵەتی سەرەتایی کە 2 ساڵی لە بەردەمایە ساحب تاوکو کارگەکەی دامەزێنێت تحتە تەئسیس عەرزی وەرگرتووە هەموو مەکانی تەسبیت کردو هەموو شتێک ئامادەیە بۆ ئەوەی تر قۆناغی تێسی بەرەمەکەی
کە قۆناغی تێستی بەرهەم کرا چی دەرەجێ ئیجازە ئیکمال تەزیز کەواتە ئەم کارگەی کارەکە بەمەوە ترێ کارگە ئەو ئامارەی کە بڵاو بۆ تۆ کە 2312 کارگە کار ناکات ئەوە وانە 1300 کارگەی لە حاڵەتی دامەزران و تحتە تەسیسایە ئەوەی کە کاکەیڵێ من قسەم لەسەرەوە نییە و من بەرپرسیارەتیم لە وەزارەتی بازرگانی و پیشەسازیە لە شارێکی خۆشەویستی سلێمانی دانیشتوین خاوەن کارگەکانی ئەوان لێرە ئەمای کە ئەیلێم سبێنێت لە دۆک و لە هەولێریش ئەبێ ئەم کارە مەسئولیەتی منە 250 فۆرمی داناوە ئەبێ من دوای بەرنامەکە دانیشم بانیان کەم لە پیشەسازی سلێمانی بزانم هۆکارەکان چین و ئێستا نەمبینیوە وابزانم دوان بە ئیجازەی خۆی دوانم سیر کرد ئەو معاناتەی ئەوان نووسیانە لەوە چێ من زۆر زیاترم هەبێ لەوەی کە لەوایە بەڕێزان ئێمە نایشارینەوە ئێمە ڕاستە کار بەدەستی دەوڵەتین بەڵام ئێمە بۆ خۆمان لە نیشتیمانێکین پێی وتە ریمی کوردستان ئێمە سناعی پیشەسازی بچووک و مامناوەند لە پێش پیشەسازی قورسەوەیە کە ئێمە هەنێک کارگەمانەیە شانازی بێکەین کە کارگەی استراتیژین بەڵام ئەگەر بچووک و مامناوەند نەبێ قەت پیشەسازی پێش ناکەوێت ئێمە نەماشاری کاگڕنج ئێمە نەماشارگەمان ئێمە چەنی ئیشەکە ئێمە سیکە ئێمە نەمان شاردوتەوە با ئێمە ئامارەکە بەوازحی بۆم باسکردی 2540 کارگە کە مۆڵەتیان هەیە لەوە بەڵێ ئەو نیسبەتی کە بەڕێزان باسیەکەن پیشەسازی لە بەردەم خەتەرێکی گەورایە بۆ پیشەسازی لە بەردەم خەتەرێکی گەورایە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوەڵم ینی ساڵانی پێشووتر لە کابینەکانی پێشووترە چاویان بە بەرداوامی لەسەر نەوت و فرۆشتنی نەوت و داهاتی سنوورە خاڵە سنووریەکان بۆ کۆکردنەوەی داهات و بۆ ئەوەی کە بوجە پشت بە بوجێ بەسن ئێمە هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئیاکەی لە بابەتی نەوت نەگوازێتەوە سەر پیشەسازی و زراعە زەرگەشت و گوژار ئەو حاڵەتی پیشەسازیە بە حیاتی چارەسەر نابێت یەکێک لە زمانی ئێمە دادی خۆمان ناوە لای قازی با من ئێستا من ئەو دادا ئەگەر من قازی بم منیش دەسەڵاتێک لە سەروی خۆمەوە هەیە کە داوای لێ یەکەم وەکو خاوەن کارگەکان کە ئێستا لێرە دانیشتون هەر کەس لە یاسا و ڕێساکانی پیشەسازی و هەر کەس خۆی کارگەی نەبێ نازانێ معاناتەکانی چییە ئێمە پێشنیاری چیمان کردووە پێشنیاری لیژنێکی باڵامان کردووە بۆ چارەسەرکردنی کێشە پیشەسازیەکان کاکە ڕاستەکەن ئێمە کێشەمان لە وەڵام نەدانەوەی مەسەن وەزارەتی ناوخۆ هەبووە بۆ کتابێک کە پێویستی بە موافقەتی وەزارەتی ناوخۆ هەبووە کێشەمان لە ژینگا هەبوو بە هەمان شێوە کێشەمان لە تروسیا بوو بە ناردەکردنی بەرهەم بۆ دەرەوەی وڵات مەسەرەن کێشەمان لە زۆربەی زۆری وەزارەتەکانە هەبوو بەڵام خۆشبەختانە ئێمە کە ئەو لێژنەیەمان دروست کرد ئێستا ئەو کتابەی کە لە وەزارەتی ناوخۆ ئەوسا 6 مانگی پێچوو ئێستا بە 15 ڕۆژ وەڵام بدرێتەوە و 15 ڕۆژ وەڵامەکەی بۆ ئێمەیەتەوە بۆ ئەوی کە موافقەتی کارەکەی بۆ بکەین کە ڕستەی سەرەتایەکەی بۆیێت ئەو لێکتێ نەگەیشتنە سناعی کە هەبوو لە بینی وەزارەتەکانە کە یەکێک لە گرفتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئەو دەقە هەبووە ئەویش ئەوە بووە تەنسیقی وزاری نەبووە یعنی کێشەیەک کە سناعە هەیەی هەر سناعە خۆی نییە بە خۆی چارەسەر نابێ ئێمە بەشێکمان وەزارەتی سامانی سروشتی لەلایەوە بێ جهەتی قتاعی نەبێ مەسەرەن پرس و ڕایۆش هەبێ لە بینمانە لە سەحا بە هەمان شێوە لە زەراعە بە هەمان شێوە لە وەزارەتی دارایی بە هەمان شێوە یەکێکی تر لە کێشەکانی ئەم بەڕێزانە کە هەیەە ینی من حەزمەکە یەکێک لەوانە کە بەڕاستی باسی ئوجوری کەشفەکە بکەن کە لە وەزارەتی دارایی لەسەر کەرەسەی خاوەکانتان لە ساسێکتان لێوەرگیە کە بەی شێوە قانونی نییە سێجە لەگەڵ وەزارەتی دارایی ئەمە مناقەشێن بابەتەمان کردووە بە ناچاری خۆمان حەکەمەکەمان ناوەتە دەست ئەنجومەنی وەزیرانە و کێشەیەمان بۆ یەکلای کاتەوە کە ئوجوری کەشف بەپێی قانونی سناعی هەر کەرەستەیەکی خاو کە بۆ کارگە یەتە ناو کارگەکە ئەبێ بە لێخۆشبوون بێت بە ناوی ئوجوری کەشف یا بە ناوی هەر شتێکەوە بەڕاستی نابێ لیان بسەندێ بەڵێستا ئێمە لەبەردەم دوو کەسان جەنابەت بریکاری وەزارەتی و جەنابیشی بە ناوی نوێنەراتی کارگەکانەوە قساکە من ئەزانم هەندێک جار وا دەرەکەوێت کە معاناتەکان بەس لە سلێمانین بەڵام نەخێر لە سلێمانی لەبەرەوەی کە زۆرتر باسەکرێ زۆرتر قسەی لەسەرەکرێ بۆیە وا دەردەکەوێت یا زۆربەی پیشەسازی لە سلەیمانیە دەنا هەمان ئەو گرفتانی لە سلێمانی هەیە لە دهۆکیشە هەمان ئەو گرفتانی کە لە
دهۆکەیە لە هەولێریشەیە لە زاخۆشەیە لە کەفریشەیە لە ڕانیەشەیە خۆشت ڕەنگە ئەمە پشڕاست بکەیتەوە نیە ئێستا باسی سلێمانی بکەین برادێک لە بەردەمتایە ئەڵێ لە سەدا 60 کارگەکان داخراوە ئەمە قڕپێوانی ئەوێ ئەمە هی ئەوە نیە هیچ کەسێ بە ڕیلاکسی قسەی لەسەر بکە لە 60 کارگازانی مشکلەیەکی ئێوە ئەزان بەس مەسئولن لە لەوانەی کە مۆزەفی خۆتانن ئەی ئەوانەی کە هیچ مەوایەکیان نییە قڕانێکیان نییە لەم حکوومەتە نە هەژماری من شمولیانەکە نە ئیشێکیان هەیە نەخانە نشینیەک شمولیانەکە ڕاستە و خۆ ئەی ئەوانە معاناتەکانان چیە زین لە 60 داخستنی کارگەیانی چی بۆوان ئەگەر لە 60 نییە ئێوە ئەڵێن لە 100 چەنە ئێباڵێن کارگە داخراوە کارگە بۆچی داخراوە کارگە هۆکاری داخستنی هەیە یەکەم ئەو کەسی کە کارگەی دامەزراندووە بەڕاستی و جەدوایی کە کردوێتی لەگەڵ ئەوەی کە ئێستا لە ئەرزی واقعا هەیە یەکی نەگرتوێتەوە حکومت وعدەکەی نەبردوتە سەر لەگەڵ ئێمە لەوێ ڕێگا پیزیا کردوین جەدوای اقتصادی من گوناحمان چییە حکومت وەختی خۆی بمبورە حکومت وەختی خۆی نەوتی ڕەشیایە بڕی گازیایە بڕی کارەبای لەسەر زیاکردین کری ئەرزەکانی چاقە لەسەر زیاکردین چی ئەتوانێت بخوا قەسەبی لەگەر پێ ئەگەم سەعادە بکەی من جەنابەت قسەت کرد قسەکانم پێ نەبڕی بۆچی قسەکانم پێ نەبڕی لەبەرەوەی پێم خۆشە لێرە دانیشم خۆم بە مەسئولی ئەوە ئەزانم کە ئەگەر کێشێت دەبێ پشتیوانی لێ بکەم من بە بوونیەتی خۆم وام قەت بەرگری لە شتی ئەوە ناکەم کە ناحەقیەکە بێ و بەرگری لێ بکەم بیکەم بە حەق کاڵی ئەم وەزعەوە بڕاتەن کارگەی دەسەر برین مامەساڵی ئەگەر ئەم وەزعەوە بڕوات کاگرنج من ئاماژەم تردا دەخرێت کاگرنج من ئاماژەم پێم وتی پیشەسازی لە بەردەم خەتەرایە پیشەسازی بۆ لە بەردەم خەتەرایە خاوەنی کارگەیە کارەباکەی 60 دینار نییە ئەمە پاڵپشتی نییە ئێمە داوامان کردووە سێری ژنەمان تەشکیل کردووە بۆ ئەوەی کە بەڕاستی نرخی کارەبا ویستیان بە نەوعی ناوعەکان بیکەن بە 90 دینار ئێمە بۆ خۆمان ڕازی نەبووین لەوێ بۆ چونکە بۆ کارگەیەک لە وەسەط و جنوب کە کارەباشیان نییە بە 60 دینار بێ ئەوە سعرێکی حکومی ئێمەش خۆمان پێشنیارێکی وا بوو لە وەزارەتی کارەباوە کە بکرێ بە 90 دابەزێ ئێمە وەکو وەزارەتی بازرگانی پیشەسازی کە خۆم ڕائەسەتی لیژنەی هەرزانکردنی نرخی کارەباکەم کردووە بەڕسمی پێمان ڕاگەیاندون کە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەین کە بێ بە 60 دینار ڕۆژی سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی باڵای وەبەرێنان لە هەرێمی کوردستان کۆبوویەوە یەکێ لەو نقطانە بەڕێ جەنابی وەزیر یعنی یاداشتەکەی ئێمە لەناو ئەنجومەنە ئەوە کردو خۆشبەختانە قەرار درا کە لیژنەیەک پێک بێنێ بەڕئاسەتی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و چەند وەزیرێکی بەڕێز لەو بوارە کە بتوانن دەردەشەی ئەو بابەتانە بکەن بە تایبەتی لە مەسائیلی سوتەمەنی و کارەبا و ئەو ئوجوری کەشفەی کە باسم کرد و حیمایی منتوج ئەم چوار شتە بکەن یەک کارگە لە هەرێمی کوردستانە مشکلەی نابێ بەڵام ئەنجومەنی باڵا بەڵانی ئەمە دوای لێ وەربگرم کە بڕیار دراوە کە کارەبا بێ بە 60 بۆ کارگەکان پێتەڵێم لەوێ ئیسیجابێکی باشە بووە لە کۆبوونەوەکە جەنابی سەرۆکی حکوومەت هاوسۆزە لەسەرەمە بەڵێ من ڕاستی تەفاسیلی ئەوە نازانم بەڵام ئەزانم جێگیری سەرۆکی حکوومەت بەڵام ئەزانم کە جێگیری سەرۆکی حکوومەت ڕاستەتی لیژنەیەکەکە بۆ ئەو کێشانەی کە هەبووە و بە تایبەتی لەسەر بابەتی نرخی کارەبا و ئەوانە مناقەشە باشە پرسیارێک کاڵی بۆ نمونە فەرمووت 4 خاڵە دەستنیشان کرد زۆر بە ژیرانە و وردبینانە ئەم 4 خاڵە کە باست کرد لە یاسای پاراستنی مافی بەکاربەر یاسای پیشەسازیشمان ماوە ناوچەی پیشەسازیمان هەر نییە کە یەکێ من حەزەکەم جگە لەو 4 خاڵە گەر بیرت نەچێ یەکێ لەو کێشە و گرفتانەی کە پیشەسازی بچووک و مامناوەند هەیەی ئەوی ژەوێ ناوچەی پیشەسازی ئەگەر هەشمان بێەوە نییە کە جێتمۆحی پێشکەوتنی پیشەسازی بێ بەڕێزان ئەگەر هەشمان بێ بەخوا ئیتالیەکان بەمانیان بوو ئێمە لە شتاکان هیوا قاچاقمان هەبوو وەڵامە قاچاقنی ڕسمەکەمانە ڕنج مشکلەکە ئەوەیە ئەوەی لە معنا و مەغزای پیشەسازی نەزانێ ناتوانێت بیرکردنەوەی ئەوە بێ ئێستا لە هەرێمی کوردستان 12 ناوچی پیشەسازی و بەریهێنان هەیە بەڵام من ناوچی پیشەسازی و بەریهێنان یاسایەکی تایبەتی خۆیە بۆ پیشەسازی بەڵام ئێمەش یاسای قانونی تەنمیی سناعی یاسایەکمان هەیە
جیاوازە لە یاساکەی وەبەران هیچ کارگەیەکی بچووک و مامناوە ناتوانێت لە ناوچەی پیشەسازی وەبەرێنانە معمەلەکەی دابنێ بۆ چکە ئەو کە وەریەگرێ تاپۆ ئەکرێ لەسەر خۆی بەڵام من کە زەوی ئێمێ مەسەڵەن بە نرخێکی ڕەمزی ئەیدەم بە خاوەن کارگەکە مەسەڵەن ساڵانەیەکی لێوەرەگرم بۆ عەقدەی کە هەمە ئێمە تاوەکو ناوچەیەکی پیشەسازی ڕێکخراومان نەبێ خۆشبەختانە ئەوە لە سلێمانی خەریکین ئەمانەوێ ناوچەی پیشەسازی سناعیە بێ لە هەولێر ئەمانەوێ هەبێ و لە دووهۆک ئەمانەوێ هەبێ و ئەمانەوێ لە هەڵەبجە هەبێ و لە ئیدارە سەربەخۆکان نابێ بەڵام چییە ئێمە بەپێی قانونی وەزارەتمان دەسەڵاتی وەزارەتە لە مادەی سێی یاسای وەزارەتمان ژمارەدەی ساڵی 2010 مادەی سێ بەرگە هەشت کە ئەڵێ دەسەڵاتی وەزارەتی بازرگانیە بۆ مۆڵەت پێدانی ناوچەی پیشەسازی ئێستا ئێمە لە قۆناغی ڕێنمایی دەرکردن ناین ئەو ڕێنمایانەمان کە دەرکرد ئەو کاتە ئۆفەرەکە باشتر ئەبێ بۆ ئەوەی کە بتوانین بە هاوبەشی لەگەڵ کردی دایبێتە ناوچەیەکی پیشەسازی دروست بکەین بۆچی باشە ناوچەی پیشەسازی لەبەرەوەی کە ئێمە فەرمایشتەکانت بە شەکر بێت کوردەڵێ بەڵام حەزەکەم زیاتر گوێ لەمان بگرین دەرفەت دەدەمێ هێشتا باسی ئەمە بەس باسی کارگە بوو اینجا من تەمەناکەم ئەم قسانەی کە جەنابەت کردە کاتێ نەچێتە بواری جێبەجێکردنەوەکە ئەم تاکوتەرایەنش کە کارگە لە وڵاتەیان ماوە ئەویش داخرابێ ناوچەی پیشەسازی بۆ کێ دروستەکەی کە ڕۆیشت و لە بەغا و لە بەسڕە کارگەی دانا و سەرمایەکەی برد و لەوێ دامەزرا ئەو کاتە نایەتەوە بۆ چۆن ئێستا سەرمایە ئەزنەبیتان بۆ ڕاناکێشرێ بۆ ئێرە ئەو کاتە سەرمایە کوردیەکەش نایەتەوە بۆ ئێرە بەسەری برایەتیمان حەزەکەم زانی یا ناتانێت گوێ بگرن یا ئەیزانن و ئیتر چاوی خۆتانی لێن و قێن بڕوان پێ بکە بەشی زۆری ئەو پڕۆژە سەکەنیانەی کە لە بەغا دروستەکرێ لە کەربەلا دروستەکرێ لە نەجەف دروستەکرێ ئەو هەوڵانی کە هەیە بۆ دروستکردنی کارگەی شیش ئەو هەوڵانی هەیە کە بۆ دروستکردنی کارگەی ئاسن بڕوان پێ بکە بەشت بۆ کارگەی خشت بەشێکی زۆری ئەوانەیە کە جەناب ئەڵێ من مەحامیانم ئەم قسانەی ئەیکەم حرفێکی کەم و زیادی تێدا ئەوە هەمویان ئەڵێن سەدا سەد وایە من هێشتا باسی هیچم بۆ نەکردووی ئێمە خاڵ بە خاڵ بینە سەرەوە آخر خاڵ بە خاڵ شتێکان کاگرش بارمەتی توخواتان کە سەناسی من کاربەدەستی دەوڵەتم کاربەدەستی دەوڵەت یەک من وا قسە ناکەم کە بەس توخوا چەند ڕەفیقە خەریکە ئەڕاتە ئەوێ ئەبێ توخوا چەند ڕەفیقە خەریکە ئەڕاتە من ئەبێ خۆم ینی خۆم بە مەسئولی مامەسای خۆشەویستە ئێمە ئێمە ئەوەندە بەس ئەو کەسارم جواب سەیریکە ئەزای منە مەبەست ڕاستەکەم توخوا چەند کە سەناسی خەریکە ئەڕوا لە کوردستان پارەکەمانە با بۆ ئەو کاگدایی ئستش خەریکانە کاگرنج قسەکەت پر ڕاستەکەمەوە ئێمە بەرنامەکە نایکینە بەرنامەی چەلەحانەیەکی ئینتاجی نەبێ ئێمە بەرنامەکە ئەمانەوێ چی بکەین ئێستا بەپێی من شتێک هەیە لە یاسای سناعە نەبێ ئەتوانم لە ڕووی کۆمەڵایەتی و شتێکی تر بەدەر لە یاسا بکەم ناتوانم با ئێمە بین پاڵپشتەکانی سناعەچین و ئەتوانین بەیانی خۆ ئەم قانونی سناعە دانراوە بەیانی ئەگەر هەڵبژاردنی بکرێ و پەرلەمان بێ قانونەکە تعدیل بکەین بە پاڵپشتێکی باش کە لەوەچە پێشنیاریەکێ لەو بەرەزانە بێ بەڵام عاجز نابین من باسی ئێوە سەیریکە کابرا کارگەیەک دانێ لە 50 شوێن ئەبێ معاملاتی بۆ بکات تاکە ئێمە وەزارەتێکمان ناوی وەزارەتی بە 4 ساڵ مامەڵەکەتەوە نا ئەخوانیە وانیە یەک کەسم پێ بڵێن مۆڵەتە تەسیسیەکەی هەمووی دەست بەرزەکات ساڵی چەند نا 19 ئەوە 19 بۆ 23 چەند بۆ چەند کاعلی بۆچی معمەلی کێبڵ کاعلی یەک دقە یەک دقە تۆمایکە پێنیە ئێستا بۆ چی یەکەم یەک دقە با پێت بڵێم ساڵی 2009 تحت دامەزراندن بووە ئەوە 19 دوو ساڵت لە بەردەما بووە بۆتە چی بۆ ئافرین ئەوە مەڵێ سناعە بڵێ ڕۆتیناتی لایەنە پەیوەندیدارەکانی سناعە چونکە ئێمە دواش دەست بەرزەکەنەوە ئەڵێن ئێمەش 3-4 ساڵمان پێ چووە ئەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 کاگرنج با ئێمە مناقەشەکەماتی من مەسئولم لە وەزارەتەکەی خۆم کە تۆ باسی یەکەی ئەڵێ پێسەوازام لە وەزارەتەکەی خۆمەوەیە بەڵام من تێگەم لەوە بەڵێ
کە ئەتەوێ دەربارەی وەزارەتەکە بازەکە دەربارەی پەنجەرەکانی تری پەنجەرەکانی پەنجەرەکانی کە زۆرن بەو لە پەنجەرەکانی تر ڕۆتینێکەیە بەس بە ئەم پیاوەش قسەیەک بکە بەڕاستی لەوەتەی من هەم هەر ئەڵەن ئینشاڵڵا سیستمی یەک پەنجەری دانێن و یەک پەنجەری وا یەک پەنجەرەی چی 1000 پەنجەرە ئێستش هەیە حەزەکەم ئەی وەسعی ئەوە کارگەکان ئەی بازرگانی وەسعی چۆنە ئێمە گەر ببینین لە دوای ڕوخانی ڕژێمەوە بەس یەک پرسیارە لێ یەکەم دوای ناوبڕەکە لەوە دەست پێ بکە کاکشێخ چەند برادەرێ پارەیان بردۆتە دەرێ لە دەرەوە مەعمەلیان داناوە تەنانەت لە مەجای بازرگانیە پێشووتر ئەو شتەی خۆی ئیکڕی لە دەرێ ئێستا خەڵکی سلێمانیە لە سنە مەعمەلی داناوە لە دیاربەکر دایناوە لە ئامەد دایناوە ئێوێ لە وان هۆتێل دروست بکە ئەم سەرگەردانیە چۆنە و بە یەکی شەوە چووینە ئامەد بینیمان لە وانیش بەرنمەیەکمان کرد بە یەکەوە بینیمان ناوچەی پیشەسازی ئەوێشمان بینی وەزعی بازرگانیم دوای ئەم نامڕۆ بە باس بکە باش بەڕێزان ئەگەڕێمەوە سڵاوتان لەبێ خاڵە مستەفا ئەم پیاوە بەڕێزە دیارە زۆر دڵی تونە هاتووە بەم تەشتوشتانە و ناقیشی نییە پەستە بینەرانی بەڕێز تخوا سەیریکە ئەوە سوزگیتان بینیەوە کونیتیانە بێ ئەڵێ ئەم وڵاتە پڕە لەم شتانە کەچی منیان بە گیرێ ناوە داوای کۆدی پلاستیکم لێکن با خۆی بێڵە بزانم ئەمە چییە ئابا ئەو مایکە یەک دقا من مایکەکەت بۆ ڕاگرم ئەم تەشتوشتانە چییە سەتڵ بۆ منەهێناوە ئەمە لە دەرەوەی وڵاتی ئەمانە باشە ئەمە هیچی کوالیتی نییە ئێمە خۆمان کارگەمانێ ئێستا باسی دامی ناوخۆوە کرێ من 8 ساڵە کارگەمێ هەل لە جێگەی خۆمم بەرهەمم هەیە بەرهەمەکانم هیچی بەکەڵکی مەسن لە دەرەوە ئەوە نەهێنن بەکەڵکیەوە نە هەمووشی ماوادی خراپە ماوادی کۆنێ ئەمە ئێستا ئەمە خوورمای تێیەکەن خەڵقی نابەز ئەمە سوزگیە و خوا غەزەبی لێگرتووە کونیتیان بە ماوادی خراپ ئەوەیە داعنی ئێستا منێ معملمانێ هەل لە جێگەی خۆمانین نەداعم کارەبایەکی زۆرمان لێ سێنن لیژنی قایم قامیت یعنی گیرمان خواردۆ بەدەستیەوە ناوی چییە جەماعەتی نازم وڵ ئەوەنە دایرە هەیە ئەوە نەیەن بۆ لامەخواگەلی گیرمە خوارە بەدەست ناوی جەماعەتەکان وەڵا لیژنەی ئەمەی ژینگە هەر ڕۆژە وێ بیانوێکی پێ زەمان ئێستا تۆ ئەتوانی بیسەلمێنی کە ئەمانەی کە تۆ کارگەی ئەمەت هەیە دە ئەوەنەی ئەمە باشن ئارەوەڵا هەر نوعی پلاستیکە کەشت بەڵێ عینەن مەسەن ئەم ماوادە خراپە بەکەڵ ئەمە بنەکەی مەسەن وابزانام لەسەر بنەکەی شەڕبەتەوە فرۆشن ئەمە ئەڵێ بێ لی بنووسێ من کارگەم هەیە ئەڵێ بێ لی بنووسێ بۆ خواردن نابێ باشە من لێم نووسێ بۆ خواردن نابێ بەس ئەوە خۆلەی ئەوەی دەرەوەی کە هاتووە مەقسەمەوەی یعنی لە دەرەوە بێت نەژ نووسەکەی لێم نووسیوە بۆ خواردن نابێ دەفەرموو دەوەرە بڕۆتەوە ئەو حدودەم بۆ نووسی و تا من لێم نووسی ئەوە بەس بەخواوەی تۆ نەسەوزەکەی جوانە ماوادی کۆنێ ئەمە دەرەجە دوو ئەمە خەڵک بەکارێنێ تەند ژینگە ئەڵێ قایم قامێت دەڵێ کورە نازان بیانوت لێ ئەوە تا وەڵی تۆ نووسیتە بۆ خواردن نابێ ئەوە تا ئەو سەڵە هیچی لە نەنووسراوە ئەوە تا ئەوە ڕەنگە ترشاتشی تێ بەڵێ ترشات و تەڕەساس و چوزانم بۆ ئەنواع شت بەکارێن ئەوە تا وەڵی ئەوە هیچی لێ نەنووسراوە هەر هیچی پێوە نییە هەر کۆدێکی پێوە نییە سەیری ئەم ناوخۆیە کە چەند جوانە وڵا پیا و حەزەکە خۆی ئەوان ئەڵێن ئەفەرمۆبیلی ژنگانی قایم قامێت بۆ خۆیان بگەڕن بەسەر نانەواکانە بەسەر تشات فرۆشەکانە شتێکە ئەزانن بە کەڵکی دەرەجە دووە کۆنەیە بێ پێ بڵێ کاکە ئەمە نابێ بێت ماوادی دەرەجەیەکی سوی بەکار ئێستا تۆ ئەم سوزگیانە خەفەتی زۆریاوە پێ وەرە لە هەموویان خەفەتم هەیە جا لە چیا خەفەت توان پرسیارێکی لێ بکەم ئەڕەوەڵا کە ئەم گرفتەت بینی بە چاوی خۆت چکە من کۆمەڵە کارگە هەیە لەسەر مەسلەی کوالیتی و نرخ ئەو دوو شتە کە زۆر ئەساسن ئێمە لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لە هەموو شارەکانمان چاودێری بازرگانیمانەیە یعنی چاودێری بازرگانی ئیشی مەسلەی قیمەت و کوالیتیە هیچ تەڵەبێکت پێشکەشی ئەو دایرەیە کرد لە سلێمانی بڵێ بابەتێکی ئاوا هەیە کە خۆشی ئەندامە لە لیژنەکانی بەو خوا سەیری کە جەنابی بریکاری وەزیر منم پرسیاری تۆ نانا سەیری کە ئێستا من و تۆ ئێمە لە ماڵەوە بمانێرن سوزگی بکڕین توخوا ئەم سوزگیە بەرنەوە بۆ ماڵەوە ئێڵم بڕۆی نەژوورەوە کونیتیانێ چۆن هەر سوزگیە بێ کونیتیا ئەمە ئیهانە نییە بۆ کورد سوزگی بۆ بێبێکون خەڵکی مختص نییە نەوەڵا ئەیەمە دەستۆ تۆ ئێستا لێرە ئاوا بەم قاتوو بۆین باخەوە دەباش نەکەو بووی نێرێ بۆ سوزگی و ئەمەی بۆ بەرەوە ئێڵە بۆیتەوە ئەم کاتت دەرەوە من لێرە دانیشتم بۆ پاڵپشتیکردنی ئەو تەشتە سەوزە
ئەم تەشتە سەوزە تو خوا سەیری خوا ئەزانێ مەبەست بەرهەمی ناوخۆییە شکاندنی بەرهەمی هیچ وڵات بەست خوا سەیری کە جەنابی وەزیر ئەمەی خۆمان چەند جوانە چەند بەڕاقە چەند ڕێک و پێکە وەڵڵی حەزەکە دەست ڕێوای بۆکەن دەت سەیری ئەم ئەجنەبێشکە ئەمەی ئێمە خاوەنکارگەکە لە نیشتیمانەکی خۆمانە زۆر بە کوالیتێکی چاک بۆی کە بەرهەمەکەی پڕفرۆشتر بکرێ و ئەوەش هەیە کە بەرهەمەکەی کوالیتەکەی خراپەوە نرخەکەیشی لەوە چێ هەرزانتر بێلەوە بەڵام لە بەکارهێنانە دوجار ئەمەی خۆمان تەندروستە جەنابی بریکە طبعا دوجار من ئەم دوانە بەکاربێنم ئەو بشکێت و ئەم لەشکێت ئەگەر جارێکی ترشتم کڕیم ئەمە کڕم ئەی خۆ منافەسەی بازار لەمایە ینی مەسەلەی بەرهەم لەمایە چ بەرهەمێ باشتر پێشکەوتوتر و کوالیتەکەی باشتر بۆ فەرقەکەی ئەم معاناتیە ئەمە لە کواڵەتی کۆنترۆڵ نابێت خۆی قسەکە تاوە ئێمە کوالیتی کۆنترۆل لە ڕاستی ئەو سەر بە وەزارەتەکەی ئێمە نییە ینی کوالیتی کۆنترۆل خۆتان زان لەسەر مەرزەکانە مەسەرەن ئەبێ ئەوە زۆر سعی باشتری تیا بکەن بۆ پاڵپشتیکردنی ئێمە چکە ئەو وەزارەتانەی کە ڕەتیان بە پیشەسازیەوە بەڕاستی ئەگەر بە هیمەتێکی باش لەمە دووە لەگەڵمان نەبن ئێمە ناتوانین ینی ئەو کۆنترۆڵە ئەوە بکەین بەڵام کۆنترۆڵێکی تری ناوخۆیی بازارمانەیەک و ئاماژەم پێە چاودێری بازرگانی لە هەموو پارێزگاکانە بەڕێوەبرایەتیان هەیە یعنی تۆ لەسەر مەجای نرخ و کوالیتی ئەتوانی مەسەرەن سکاڵای خۆت بەریتە لای ئەوان ئەتوان دەست بەسەر ئەو شتانە بگرن و بینێنە فەحسی مختبەری بکەن و نەیەڵن جارێکی تر ئەو بازرگانە شتی خراپ بەونەوە ئابێنێ ئێمە بەڕێزان ئێمە خۆ با مساعدە بکەن ئامارێک کما دەرفەتە دەدەم باسی کارگەت بە قورعان ئەزانین شێخ عادزە بێلەم شێخ عادزە دوای شێخ باسی باش دوای شێخ شێخ ویستە باسی بە منەوە ویستم بەڕاستی باسی ئەو بکەم فەرموو جەنابەت تەشریف فەرموو پاشەکشەی بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستاندا کە دەستی پێکردووە و دوای ڕژێمی پێشووی عێراق بە گوڕوتینەوە کەرتی تایبەت هاتە بواری ئابووری لە بواری بازرگانی لە بواری پیشەسازی لە بواری وەبەرهێنا لە بواری کشت و کاڵی ئێمە لەو کاتەدا یەکێتی هەوڵدونگارانی کوردستان دروست بوو ئێمە بینیمان و پێشبینیمان نەکرد کە هەرێمی کوردستان بە سێ قۆناغدا تێدەپەڕێ قۆناغی یەکەم ئەوەی کە بازرگانی بکرێ و کاڵای دەرەکی بە کوالیتی باش بێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا بتواندرێ بازارەکان هەرێمی کوردستانی زیاتر دەوڵەمەند بەڵام ئێمە بەڕاستی ئەگەر ببینین قۆناغی دووەم ئێمە چاوەڕێمانە کرد کە دامەزانی کارخانە بەم شێوەیە دروست ببێ بۆیە کارخانەکانیش بە شێوەیەکی بەرفراوان دەستیان بە کارەکانیان کرد بەڵام نەمانزانی کە پاشەکشەیەکی گەورە ئەکرێ بەهۆی ئەوەی کەوە حکوومەتی عێراق پیلان دائەنێ بەرچاوی هەڵنایە بەوەی بۆ پێشکەوتنەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و خۆشمان بووین بە هۆکاری سەرەکی ئەو پیلانەی کەوە سەر بگرێ بۆیە ئەمە دقا دوای 30 ساڵ حکومڕانی لە ساڵچەنی پێداویستیەکانی خۆمان پشتمان بە دەرێ بەستووە ئێستا ئەگەر بکەین هەندێک کاڵا هەیە مەسەڵەن کوچی مەنتۆ لە 100 بۆ خۆمانە شیش لە 150 شیرەمەنی لە 150 بەڵام باقی تری بە هیچ شێوەیەک ئێمە اعتیمادمان لەسەر خۆمان نییە هەر لەسەر دەرەکیە ناردنیمان چەندێکە و هاوردەمان ئێمە هاوردەمان هەیە زۆر لە 195 زیاتر دەرەکیمان نییە ئەگەرات و لە بواری کشتتوکاڵدا بێ ساڵانە بەرەمێکمانە بێ بتوانانی بینێرینە دوایەکمان نیە بە سەرەکی زیاتر لە 30 ساڵ حکومڕانی لە 195 پێویستیمان پشتمان بە دەرێ بەستووە بەڵێ بەو شێوەیە بەڕاستی پاشەکشەی ئەوەی کەوا لەکەیە زۆر دروست بوو لەوەیە بوو کە بەڕاستی لە حەڤەی 2019 کە تەنسیقکردنی حکوومەتی عێراق لەگە حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری ڕسومی گومرگیە بەو شێوەیە هەوڵ دراکەوە کەرتی پیشەسازی بە شێوەیەک بەرفراوان نەبێ و لەبەر ئەوەشە کە ئەو ڕسومی گومرگیە کە تەرتیب بوو حکوومەتی عێراق هاتە ئەوەی کەوا بۆ خۆی ئاسانکاری تەواو بکە هەم لە ڕووی پیشەسازی هەم لە ڕووی کشتتوکاڵی هەم لە ڕووی هاوردەکردنی کاڵا بە شێوەیەک بۆیە ئێمە پاشەکشەمان کرد من حەزم کرد بۆ تەواو بکەم بەڕاستی بۆیە حکوومەتی عێراق کە ئێستا ئەبینین ئەوان لە بەرەو پێشەوە ئەڕۆن بۆ ئاسانکاری کە ئەوە کارگەکان زانیمان بازرگانی شێخ بازرگانی بۆ لێرەوە گواستراوەتەوە بۆ ئەوێ بەڵێ ئەگەر ئێمە تێبینی بکەین ئاڵتونەوە ئەمە ئەگەر تێبینی بکەین کاگڕانج بەڕاستی ئێمە لە مەرزەکانی باشماخ و حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل و پەروێز خان
بە زۆرترین کاڵا هاتە ناو هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بوو بە سنتەرێکی بازرگانی بۆ هەموو عێراق حتا عەرەبەکانی هاتن لەم مەرزانەی ئێمە ئەیان هێنا و مەخازنیان نەگرت لە کوردستان و کاڵەکانیانە بر بۆ خواروی عێراق. بەڵام وەکو باسم کرد لە حەڤەی 2019 کە ڕێخستنی ڕسومی گومرگی کرا، چونکە ئەو کاتە ڕسومی گومرگی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەمتر بوو لە ڕسومی گومرگی حکوومەتی عێراق. بەڵام کە یەک خرا هات حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر جددی کارەکانی کرد، بەڵام حکوومەتی عێراق لە خوارەوە طبعاً مینای بەسڕە هەیە، مینای بەسڕەش پێک هاتووە لە شیمالی جنوبی، شیمالەکەی بە تەواوەتی ئاسانکاری ئەکا، ئاسانکاریەکانیشی بە شێوەیەکی وا ئەکا کەوا سەرنجی هەموو کۆمپانیا نەقلەکانی خۆمانی ڕاکێشە لە ساڵانەوە 5 کۆمپانیا نەقلەکان چوونە بەسڕە. ئەمەش بەڕاستی ئەو ئاسانکاریانی کامان بینی چۆنی ئەکرد بە شێوەیەکەوە کردووە بە راپۆرتبیێ بە حکوومەت ئێمە بڵێ چەند ساڵەوە 2 ساڵە ئێمە هەر راپۆرتە نووسین کەوا لە مەرزەکانی خۆمان ئەو شەریکاتانەی خۆمان هەمووی چوونەتە خوارەوە، سەبەبی ئەوانەیە کە لەوێ ئاسانکاری ئەکرێت لێرە ئاسانکاری ناکرێت نیە، بازرگانەکانیش بەرەوەی ڕۆژ بەڵام معاناتێکی زۆر گەورە هەیە، یعنی بەڕاستی وەلەو وەبەرهێنان کە لە عێراق ئەکرێت و لە دەرەوە ئەکرێت، بازرگانیش ئێستاوان لێ هاتووە کە ئەسنە خوارەوە ئەسنە وڵاتێکی تریش بازرگانی. من وتم بەشێکی زۆری ئەو بوژانەوەی ئەوێ پارەی ئەوانەیە کە پێشتر لێرە ئیستثماریانە کرد، بازرگانیانە کرد، کارگیان دانا. ئەم قسەیان پشت ڕاست دەکەیتەوە؟ بەڵێ خەڵک زۆر دەناسی ئەبینین زۆر لەوانەیە برادرە لەگەڵمان بوو لە ئێرانە لەوێ کۆمپانیای کردەوە، ینی بەو شێوەیە ئەوەی کاکشێخ باسیگا بۆ ئێمە قازانجە خاوەن کارگەکان. ئێمە پێمان خۆشە بەڕاستی ئمە وەکوێشێتی هاوردونان کاران پێمان خۆشە قۆناغی دووەم دەست پێ بکە کارخانەکان بەڕاستی لەگەڕ نەکەون. ئەوە بۆ ئێمە مهمە چونکە لە بەکاربەرەوە بین بە بەرهەمێنەر، چونکە ئێمە مەرحەلەی یەکەممان هێنانی بەرهەمە، دووەم دانانی کارخانە استراتیژی بۆی بەرەمی خۆماڵی خۆمانە بێ، سێمیان هەناردەکردنە، ئێمە یەکێتی هاوردە و هەناردەیە، واتە ئێمە بگەینە قۆناغی سێم لە بەکاربەرەوە بین بە بەرهەمێنەر. لە ئامەد پێم وتی ئەو عنوانە و بگۆڕە بیکە بە ناردنکاران تۆزە لەم عاجز بووی. ئێمە بە هاوردە و ناردنکاران لەو کاتەدا پێویست بۆ کە هاوردەمان کردووە هەر خەریکی هێنانە کاکە ئێمە لەو کاتەیە کە هاوردەمان کردووە ئەگەر حکوومەتی عێراق هاوکار بێت لەگەڵ کارخانەکانە بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنن، ئێمە سەرکەوتوین چونکە بۆ بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بەشی عێراق و هەرێمی کوردستانەکە و زیادیش ئەبێ ئەو کاتە ئەینێرینە دەرەوە. ئەم معاناتەی لەم وڵاتە هەیە حەلکردنیە منە قورسە؟ نەخێر قورس نییە، بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بێتە سەرخەت ئەو گیر و گرفتانە چارەسەر بکە، بەرهەمی خۆماڵی خۆمان زیاد بکەین و بتوانین هەناردەی دەرەوەی بکەین. کۆبوونەوەی جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەشێک لەوە بەرهێنەران و خاوەن کارگەشتەکان گەشتبینی بەوەی ئینشاڵڵا ئەنجامێکی لێ بکەوێتەوە. ئێمە ئومێد دەکەین کە بەڕاستی کە ببینین بە عەمەلی کار بکرێت، ئومێد دەکەین ئەو کاتە زیاتر کارەکان بەرەو پێشەوە بەس نەبێ. باشە ئێمە زۆر جار شانازیەکەین بەوەی چیمەنتۆ و شیش و هەر ناوێری بەرنامەیەکی باسی کارگە بکەی شیشە چێ بە چاو تا چیمەنتۆ و کا بە پەیکەر، ئەرێ وڵات خۆ هەمووی شیش و چیمەنتۆ نیە کاکە و ئەسڵەن ئەمە زۆر جێگەی شانازیە دەستیان خۆش بێ، بەڵام بەڕاستی وڵات بە کارگەی بچووک پێشەکەوێت، بە کارگەی مامناوەند پێشەکەوێت، بەو کارگەیە پێشەکەوێتکە 4 تەلەبەی زانکۆ ئیشیتیاکە، 4 دەرچووی زانکۆ دروستیان کردووە بە یەکەوە سەرمایەکی بچکۆلیان کۆ کردوێتەوە یا بە قرز لە حکوومەتیان وەرگرتووە، بەڵام واشی شەکەش کە ئەڵام خەریکات چێ بە چاومانە خەریکە زۆری داخرێم قسەی وایە بەڕێز یعقوبی ئەو قسەیە 100% کاک ڕەنجوایە. ئێستا ئەمە بابن داتاکە پێ بڵم 15 کارگە لە عێراقدا بوونی هەیە، 12 کارگیان لە هەرێمی کوردستان، 3 کارگیان لە ناوەڕاست و خواروی عێراقان. بەس ئێستا بەهۆی نەهاتنی سکرابەوە ئێستا من پێتەڵم ئەم ساڵ 9 کارگەوە لە ناوەڕاست و خواروی عێراق لە دامەزراندنان لە تەحتە تەنفیزان، لە ساڵی ئایندە ئەوانە کەونە کارگەکانی خۆمان بەداخەوە. من لەگەڵتان پیشەسازی بچووک بۆ وڵات مهمە، بەس ئەم پرۆژانە پرۆژێک استراتیژین. ئێستا ئەم 12 کارگەی خۆمان بگرە 10,000 هەلی کاری لەم 12 کارگە بەسە پێ بڵم لەم 12 کارگەی هەرێمی کوردستان 10,000 هەلی کاری ڕەخساندۆ ڕاستەوخۆ لە کارگای ئیشەکەن مۆزەفی کارگەن.
بە نزیکەی 800,000 هەلی کاری بۆ بەناڕاستەوخۆ بۆ هاوڵاتیان ڕەخساندۆ کە سوودمەندن لە کارگەکان. ئەمە پرۆژەیەکی استراتیژین کاگەڕەنج بە تەکید دەکەمەوە بەداخەوە ئێستا کارگەکان هەندێکیان داخراون و هەندێکیان بە نیو تاقی ئینتاجی خۆیان کارەکان. یعنی 28,000 کەس بێ ئیشە بێت زیاتر من پێت دەڵێم 80,000 کەس یعنی ناڕاستەخۆ سوودمەندن لەم کارگەکان. 10,000 هاوڵاتی بە کرێکار و مهندس و لە بوارە جیاوازەکان لەم دوانزەی ئێمە چەنی خوا نەخواستە داخرێ گەروا بڕۆ. من ئێستا پێتەڵم تقریبا 5 کارگە داخراوە ئەو حەو کارگەی کەش بە نیو تاقی خوانی ئیشەکەن و تاکید دەکەم ئاوا بڕوا سکراب لەیە کە هەر دوانزەی لە 2 مانگی ئایندا داخرێت. یعنی تۆ خەبەرەکەی ناخۆشترە من ئەگە یارمەتی بەم خاڵی بۆ ڕووکەم و ئەفو هەرێمی کوردستان بەڵێ مەسئولێتی ئەوەی لەسەر شانە حیمایی منتوجەکەت بکات لە ڕێگەی وەزارەتی بازرگانی پیشەسازی و دواتر ئەنجومەنی وەزیران پەسەندی بکات. حیمایە بۆچی؟ کاڵای هاوردە گومرجی خادە سەر بە نیسبەتێک ڕسوماتی گومرجیە بۆ یەک کێبەرچێ بکات لە بازاڕە. چی کراوە حکوومەت هەرێمی کوردستان دەستخۆشی هەبێ یا نەبێ واجبمانە دەستخۆشی هەبێ نەبێ واجبمانە حیمایی منتوجمان کردووە. بەڵام حیمایی منتوج تەنها حکوومەتی هەرێمی کوردستان حیمایەکە ناباتە سەقفی ئەوە. ئەگەر تۆ حکوومەتی عێراقیت لەگەڵ نەبێەوەی کە کاک شێخ مستەفا باسی کرد قەراری 13 لە ساڵی 2019 یەکێ لە فەقەرەکانی قەراری 19 کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا کراوە باسی حیمایی منتجەکە. ئەڵێ ئەگەر حیمایی منتجێک دانرا هەرێمی کوردستان بۆ نمونەوتی لە ساسی بەڵام حکوومەتی عێراق وتی لە ساچل کار بە زۆرەکەیە کرێت یا بە پێچەوانەوە. ئەمە بۆ کارگەکان شتێکی باشە خۆی ئەگەر بیوتایە کار بەکەمەکرێ بۆ کارگەکان خراپبوو کەواتە لە حیمایی منتجا با بۆسین. ئەگەر حیمایی منتج لە قەسرەوە هەتاوە کۆکاتە برایم خەلیل و بە چواردەوری عێراق هەموو مەرزە بازرگانیەکان حیمایی منتج تەنفیز نەکرێ بەرهەمێکی نابێ بۆ تۆ ئەڵم کاتێک کە نەکرێ ئەگەر حیمایی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەمەمان کردووە. من نمونەیەکت بۆ جەرمۆ کاگڕنج لەو ڕۆژانە چوومە کارگەیەکی شیش لە ئەولێر تەماشام کرد لە دەرەوە خێماڵ درابووتمەمە چییە؟ تیۆڵامە بەرهەمەکەمە لە بەری باران لینە ئەو ژەنگ نەکە چوومە ناو هۆڵەکانی سیرەکەم هەر شیشی بە هەماشەوە تەسویرم کرد یەکسەر من ئەندامی مەجلیسی تەنسیقی سناعیم لە عێراقا کە زۆربەی بریکارەکانی وەزارەتی لە دارایی و پلان و ئەمانە ئەندامن و وەزیری سناعی عێراقی خۆی ڕئیسی لیژنەکەیە یەکسەر ڤیدیۆکەم کە گر خستمە ناو گروپەکەەوە داواشم کرد کە مەجلیس کە کۆ بێتەوە بێ ئەمە داغڵی بکەن و 20 دقەیەکیش وەقت بن کە معاناتەکەم بۆ چی بوو؟ معاناتەکەم بۆ ئەو بوو پیان بڵێم ئەگەر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حیمایەکەمان جێبەجێ کردووە لە مەرزەکانی خۆمانە تکایە ئێوەش ئەم حیمایە هەر بۆ کارگەکانی هەرێمی کوردستان نییە. ڕاستە ئێستا 15 کارگەی 12 لە هەرێمی کوردستانیان بەڵام ئێوە 4-5 کارگەی ترتان لەژێر دامەزرانە سبێنێ ئەبن بە 20 و بە 25 عێراق نیشتیمانی هەمومانە لەبەرەوە حیمایەکردنی لەسەر هەمومان واجبە. ئەمە نەک بۆ شیش بانی بۆ چیمەنتۆ دوو بانی بۆ هەر کارگەیە کە بەرهەمی ئینتاجیە بێ حیمایەکێکە لە شتە زۆر زەڕورە. وەڵا زین چیە خۆی ئێستا حکومێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەین کە تەنفیزیان کردووە دامی ئینتاجی مەحەلی بەس لە خۆی حکومەتەکە لەوەیە کە لە ینی ئەرکی وەزارەتی سناع و پیشەسازی وەزارەتی مالیە بێنە سەرخەت بۆچی حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەند تەنفیزی ناکە دعمی ئینتاجی محلی بۆ تەنفیزاکە ئەمە یەکە لە خاڵەکان ئێستا دیاریدەیەکی کە دروست بووە دیاریدەیەکی کە دروست بووە ئەم سەکۆی ئەلکترۆنی ینی مەنەسە لە ڕێگای بانقی مرکزیەوە تەسیلاتەکە تۆ 132,000 تێ $100 بۆ حواڵەی دەرەوەکە بۆی کاڵا بێنیت بڕاوە بە ئێستا من کارگە ئەزانم لە تورکیا 3 مانگ ئەبێت سەرە بنووسی بازارگەرمی بۆ کارگەکانی دەرەوە دروست کردووە 3 مانگ سەرە بنووسی اینجا کاڵاکە تەسلیمەکە لە مقابلیشە کارگەکانی خۆمان پڕ بوو ئەوە تەخۆ جەناب قسەکانم پشڕاستەکەیت تۆ کارگەکانی خۆمان پڕ بووە لە مەخزوونی شیش ئەم سەکۆی ئەلکترۆنی ئاوا بەردەوام بێ دڵنیاتەکەم و لە ساڵی داهاتووە بە هەنە کارگەکانیشیش بە هەموو کارگەکان لە 170 بۆ 80 دائاخرێن و پرۆسەی ینی پیشەسازی لە وڵاتە بەرەو داڕوخان ئەڕوات و ئەبین بە وڵاتێکی مستەهلیک
بەکاربەر ئەو تۆزە پیشەسازیەشمان نامێنێت شارەزایان لە چۆن کەعالی بۆچی چۆن جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ وەبەرێنەران دانیشت بۆ فرسەتێ دروست ناکەن داوا لە جەنابیان ناکەن لە نزیکەوە خاوەن کارگەکانیش ببینێت هەنێ لە خاوەن کارگەکان حزوریان هەبوو لە کۆبوونەوەکە بە تایبەت سێکتەری پیشەسازی بۆچی نای ئەمە ئەو وەکو ئاماژەم پیا لە کۆبوونەی ئەنجومەنی باڵای وەبەرێنان کە لیژنەیەک دروست کراوە بۆ ئەو معاناتانەیە چێ لەو شتانەی کە نرخی کارەبایە مەسەلەن سوتەمەنیە لە عێراقا بە 100,000 ئەیدێتی ئێمە بە 450,000 ئامادەکارەکە هەر ئەڵێ ئامارەکە بەسەر چاو دەرفەتە ناوتێ ئامارەکەی با بۆ دووبارەکەم ئێمە 4,852 کارگە لە هەرێمی کوردستانە مۆڵەتیە 2,312 کار ناکات 2,540 کارەکە بەڵام لەو 2,312 کە کار ناکات 800یان لە دامەزراندن و تەحتە تەسیسن واتە بە کارگە ئەژمار ناکرێن بەڵام مۆڵەتی سەرەتایی و تەحتە تەسیسیان هەیە باقی تری کە ئەمێنێت و 1,506 کارگە کە ئەمێنێتەوە ئەمانە کار ناکەن هۆکاری کار نەکردنەکەی بەیان هۆکاری کار نەکردنەکان ئەزانی وەزارەتەکەی تۆ چیە بینم بەڵێ وەکو بینەرێکی بەڕێز لە ماڵەوە سەیری بوومە لە وێرانبوونی خانوەکانەکەی باش ئێوە جارە دەعوەتانەکەم هەر ئەمارەکەتان زیاد بڵێ چیتان کردووە لەم فترەی کاکە بڵێ چیتان وێرانترین بۆ ئێمە لەم وەزارەتە ئاخر تۆ سەیکە تراکۆمی ئەو هەموو ساڵانەی پێشووتر مێنە بۆ تاریخێمە من لە تۆ کاکە بەڕێزم من لە تۆم محریسترم بۆ بەڵام قسەکە چییە قسەکە ئەمەیە تۆ بە من بڵێ لەم بەرنامە بە من بڵێ بە پێی یاسا و قوانین کە مافی خۆمەوەکو خاوەن کارگە چیت بۆ کردوم و چیم بۆ ئەەکەی ئەمە ئەم پرسیارانە لە من بکە با ئێمە مناقەشەیەکی جانبیەوە نەکەین ئەوەی کە بەپێی قانون هەیە ئاعفای کەرەسەی سەرەتایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو کارگەیەکی کردووە کە مۆڵەت هەیە و بەفعلی کار بکە چونکە ئاعفای گومرگیش بوو یە کەرەسەیەکی بازار ئەو کارگەی کە کاریە کرد ئەو کارگەی کە کارێک کرد لەگەڵ ئەو کارگەی کە کاری نەیە کرد هەر بوو بە قوربەسەری بۆ کارگەی کە کاری کرد بۆ چونکە بە مۆڵەتەکەی مەسەلەن ئاهات کەرەسەی سەرەتایی وەرەگرت و ئیفرۆشە لە بازارە یعنی ماڵ قەیرانێکی دروست کرد بۆ کارگانێکی کارەکە کە بەڕاستی نەتوانێت ئینتاجەکەی ئەوە بکە دوو ئیعفای بەرهەم هەناردەکردن ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان تەنفیزی کردو ئەیکا سێ حیمایی منتوج بۆ شیش کراوە مەسەلەن بەپێی قوانینەکان کاکە مەسەلەن بۆ چیمەتۆ کراوە بە هەمان شێوە بەرامبەر ئەوە مساعدە بکە برێ بەرەزم منیش بەسەر چاو بەیانی ڕێنمایەکە هین نییە ئەتوانم بۆ بگۆڕم بێنمە خوارەوە ئیجا ئەمە سێ بەڕێزان حکوومەتی هەرێمی کوردستان سێ خاڵی یەک بە دوایە کە باسم کرد جێبەجێ کردووە خاڵی چوارەم کارەبا خاڵی پێنجەم سوتەمەنی خاڵی شەشەم قەرزی سناعی باشە ئەم سێ خاڵە ماوە ئەم سێ خاڵی لە وەزارەتە بڕیت کاکە بەڕێزم ئەم سێ خاڵە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەگەر ئەم سێ خاڵێش لەو فترەی کە ماوە لە بەردەم و کاری لەسەرەکەین خۆشبەختانە ئەڵەم لێک تێگەیشتێکی باشە بۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای وەبەرێنانە لەسەر ئەم معاناتانە کە جەنابی وەزیر عەرزی کردووە لە سێمانگی ئایندەیە کارەبا و سوتەمەنی و قەرزی سناعیش کە تایبەتە بە بەغا ئێمە لە 2/11 ئیشەڵا وا بڕیارەکە وەزیری پیشەسازی حکوومەتی عێراقی سەردانی وەزارەتمان بکە یەکێ لەو بابەتانە مەسەلەن داعمی صادراتیشە یەکێ لەو بابەتانە مەسەلەن قەرزی سناعیشە بۆ کارگەکانی عێراق بێ مەسەلەن بە ئەو قەرزش مەسەلەن کارگەکانی خۆمان بگرێتەوە ئەگەر یارمەتیم بی ئەگەر لە سێمانگی ئایندا ئێمە توانیمان ئەگەر ئێمە توانیمان کارەبا بە 6 دینارەکە ئەوە بکەین سوتەمەنەکە بە هەمان دەعمی وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی بین بە کارگەکان ئەگەر توانیمان مەسەلەن وا بکەین کە عێراق ڕازیکەین بە قەرزی سناعی چی ئەمێنێ واجبی سەرشانی خۆمان وەکو وەزارەتی پیشەسازی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە ئەوە ئەمێنێت چۆن دەعمتان بکەین بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانتان تەنانەت ئێمە داوامان لە نوێنەرێتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە چەند پانێڵێکە کە من دانیشتم قسەم کردووە
لە هەموو سەفارەت و قونسڵەکانە کێن بۆ لای ئێمە پێیان عیب نییە حاڵەت جێبەجێ بکەی ئەمان ئێمەگارام لەو پستیۆ ئەمان ئەگەر خواکە ئەمان بتوان بەرهەمی باش بەرهەم بێنەوە دوعەوە بەرهەمیان زیاد بێ بە بازارکردنیان عایدی ئێمەیە ئێمە با بازاڕیان بۆ ئۆکەی زۆر زۆر حەزەکەم ئەم قانونانە جێبەجێ بکرێ بەس بۆی تۆ دڵخۆش بەس کە عەلی تخوا بە ئەو خەڵکەی تریش قسە بکە ئەوانەش فەرموو دەست خۆش کاکەن بەخێراتنی کاگالی یەکەم زۆر تەفاسیلی نینێ کاگرن ئەمان وەزارەتی پێشەسازی وەزارەتێک بڵێن دەسەڵاتەکانیان دیاری کراوە سەمعاناتەکانی کاگالی باسێکە لەگەڵی ما یەکێکە ئەمان نەقووەت و دەسەڵاتیان هەیە نە پۆلیسیان هەیە نە بانقیان هەیە نە پارەیان بەدەستە با بەڕاستی ئەو پرسیارانەی لێ بکەین کە لە دەسەڵاتی خۆیان یەکەم دەسەڵاتەکانی شارەکانتان پشوو کردوتەوە نازانم بەڕێزی ئاگاداریانە بەڕێبەرێتەکانی بۆ نە سلێمانی بۆ نەجاران ئەگەر کتابێکتە کرد ئامێرێک تێنای ئامێرێک سکرابە کرد هەولێری ناویست ئێستا ببێتەوە هەولێر تێیدێکی بانقتەوێت کە ئامێرت تۆمارە کرد یا ئامێرت ئەهێنا یا ئامێرت بڵێن سکرابە کرد یعنی جۆرە لە لامەرکەزی هەبوو دەسەڵاتی هەبوو ئێستا دەسەڵاتەکانیان نەماوە بەڕێبەراتی شارەکان سلێمانی دووەوە ئیلا بچێتەوە هەولێر ئەمە لە دەسەڵاتی خۆتان ئەم پرسیارە ڕوبەڕووی خۆ دەکەم ئەتوانن حەلیکەن دووەم کتابەکانی ئێوە هەست پێکەن لە هیچ شوێنێک کاک عەلی ناخوا بەڕاستی بۆ نمونە ئەخیر کتابتانە لە 12 هەشتی ئەم ساڵە کردوتانە بەڕێز کاکەمال مسلیم خۆی ئیمزای کردووە کە هیچ کەسێک لە غەیری وەزارەتیەوە بەبێ ڕەزامەندیەوە ناتوانێت کارگەکان سزابە تا ئێستا ئەمە بە هەموو چەند ساڵە کارگەکانەوە هەمویان کارگەنیەوە ڕوبەرووی غرامەی نایاسایی نەبوو بێتەوە کە لە یاسایان نییە حتا ئێمە بەڵگەکانی پەرلەمانمان کردووەتە بەردەستیان قانونەکانی وەزارەتەکەی بەڕێستان کردووەتە بەردەستیان کتابەکانتان لێرە ئەترافی پێ ناکەن برێ بەڕێز ئەمە یەک ئەترافەکە ناکە بۆ نمونە لیژنەکانی قایم قامێت ئەڵێن کاکە دەسەڵاتەکانیەوە بەم شێوەیە نییە کتابەکەی وشانەی ناخوا ئەمە یەک پرسیاریکە کاگە بەس ئەو نا بێ زەحمەت باسی بەخات کرد ئەگەر بتوانی ئێمە معمەلین شەریکە نین بۆ نمونە ئەڵێ تۆ بێ شەریکە بی ئینجا ئەچیتە حواڵە مرکزی اینەوە حواڵەوە حواڵی بڵێن مەزاد کایکەی بۆ دەرەوە ئێمە معمەلین معمەلەکانیش تەجیل نین لە بەخا ئەمە لە دەسەڵاتیەوە ئەتوانن پشتگیریمان بکەن لە بەخا بۆ نمونە وەکو شەریکە حسابمان بۆ بکرێ بۆ نمونە من مواد بوونە لە تورکیا ئێبە حواڵەکەش نەڕی بانقی مرکزیەوە بۆ بکەن ئەڵێ بازی مەناسەیەکی دو جارێ ئەوە قانونی شەریکات قانونێکی سەربەخۆی خۆی هەیە و قانونی سناعی واش وایە ئەوەی کە لەوێ دانراوە ئەوەی کە لەوێ دانراوە یەکێک ئەو ڕۆژە لەگەڵ دکتۆر عەلی عەلاق کۆبووینەوە ئەتوانێ معمەل دوو هەفتەیە بە ناوی خۆیەوە پارە دابنێ بۆ منەسە ئەتوانێ داینێ بەبێ شەریکە ئەتوانی داینی تازە ڕێنمایەکان لە قازانجی ئێوە بەڵێ بەڵێ دەستخۆش فەرموو براگیان دەست خۆش بێ کاکەن خواتە بینەکان بنووسە مامۆستا بەنسبەت ئەم کێشانە کە هەیە هەر هەمووی پێکەوە تەنها لە وەزارەتی سەناعە کۆ نابێت و کاک عەلیش کۆمەڵێک شتی باسی کۆمەڵی ئیشی ئیداریاتە خۆی ئەم کێشانە پێویستە لایانی زیاتر بێتە سەرخەت ئەوانەی کە تۆ وتێ هەر هەمووی بە ئەی توزێتی تەواوە کە معمەلەکان بەرەو داڕمانە چێ بەرەو داخستنە چێ خۆی کێشەکە لە سێشتە عیلمە باشە سیاسەتە لەگەڵ خزمەتە خاوەن کارگە لە سەرێتی خزمەت بکات لەوەی کە خۆی ئیستیفادەیەکی مادی بکات زائیدەن چەند کەسانێکە خاتە سەر ئیش چەند کەسانێک نانی لێخۆن ئەمە یەکەم علم و سیاسەتەکەی لە لای حکوومەتە کاک عەلیش و کاک مستەفا شەردووکیانتیان پلانگێڕەکەی بەغدا بۆ داخستنی کارێک نەخێرە من پلانگێڕی نییە مە سیاسەتە کاکە بەغا کارەباکە بە 6 دینار باشە وەرە تۆ قانون دەرکەبی کە بە 50 خۆڵاتانی چواردەور هەمووی واکە بۆچی لە تورکیا بە 30 دینار بێ بە 20 دینار بێ بۆی خەڵکی اقتصاد معامل بەرێتەوە ئیستیسمار بەرێتە ئەوێ تۆ بەغایکە بە 6 تۆ بیکە بە 50 بزانەوانی ئەوێژ نایەنە ئێرە بەغا نەوتی بۆ دەعمەکان نەوتی ڕەشتاتی بە 450 لێرا بە 800 دلار دەستەکەوێت دەتوەرە تو نەوتەکەی خۆمانە بە 400 بێ بە خەڵک 50 دینار لێ کەمتر ئەمە سیاسەتەکەیەتیە بێت تۆ سیاست چۆن لە سیاسەتی کا سیاسەتەکەی لە سەناعەیە لە ئیستیسمارا بێ سیاست بکەیت ئێمە نەفتا فرۆشین ماوەی پێشوو من ئاگام لێ کارگەیەک بە تێچووی 260 ملیۆن دلار ویستیان لە هەولێر دایبنن بەس لەبەر ئەوەی کە وتی کاکە خۆ ئێمە موادی ئەساسیمان نەوتە و نەفتایە بۆیە تێچووەکەی زۆر ئینجا بۆ نین لای نەوتەکەەوە دایبنین هەرچەندە دانەنرا ئێمە معقول نییە ئێمە هەموو موادی پاکەرەوە
یعنی لە ساڵانە ملیار دۆلارمان بڕاتە دەرێ بۆ موادی پاکردنەوە سەرچاوی بنەڕەتەکەیشی نەوتی خاو بێ کەچی بچین لە دەرەوە شت بێنین ئەوە یعنی ئەمە سیاسەتی ئیشەکەمان هەمووی بە غەڵەت کردووە دائیمە تۆ بێ سەیری چواردەورەکەی بۆی سەرنجی وەکو جەنابە پێشتروتی وەکو نەتانتوانیوە سەرنجی مستەسمەری دەرەوە ڕاکێشن خۆی هێنانی مستەسمەری دەرەکی یەکێکە لەو شتانی کە قازانج خۆمان باڕانەکەن ڕەحمەتی لێبێ بەڵام بێت تۆ سیاسەتێک زەمینە سازیەک لە بارکەی بۆی خەڵکەکەی خۆت ئەوانەی کەش بێن بۆ لای تۆ ئەمە لە ڕووی سیاسەتەکەەوە کە غەڵەتیان کرد خۆی لە عالم شتێکی پێوترێ ئیندستریال ئیمپریالیزم ئیندستریال ئیمپریالیزم لە شۆڕشی سناعی ئەوروپاوە دەستی پێ کردووە یەکیش وەکو بەریتانیا کە وڵاتێکی سناعی وەکو فەڕەنسا هاتن چیان کرد هاتن هندیان داگیر کرد پاکستانیان داگیر کرد فەڕەنسا چوو شیمالی ئەفریقای داگیر کرد لەوێەوە موادی خاوی ئەهێنا دا کاڵاکەشی پێفرۆشتنەوە ئێمە موادی خاوی خۆمان هەموو یەکێتە دەرێ فەرمو ئەو هەموو مسوو ئەلەمنیۆم و قورقوشمۆم هەموو شتە جوانە ڕاتەوە بۆ ئێران و بۆ تورکیا ئێمە خۆمان معمەلمانداناوە مسمان دەست ناکەوێت ئیشی پێ بکەین بەڵام چۆ لە ئێران بڵێ موادی خاوم بۆ بێن ئەڵە مەمنوعە ئەگەر شیش بێنیت بۆ نمونە لە ئێرانەوە بە شیشیە داتێ بەس بڕۆ بە موادی خاو ناداتێ لەبەرو هەموویان محافەزەی شتەکانی خۆیانەکەن ئێمە مسە ڕوات فافۆنە ڕوات قورقوشمە ڕوات چی بۆ ڕوات لەبەر ئەمە وەکو سیاسەت وەکو عیلمەکەش بەشی علمێکەش کە سیاست و علمەکەی لای حکوومەتە وەکو علمەکەش چۆنی تۆ خۆ دەوڵەمەنێکی وڵاتەکە دەوڵەمەنێکی ئێمە حکوومەت لەو علمی اقتصادیشا فەشەلی هێناوە لەو شتەیە چونکە نەیتوانیوە شارەکانی خۆی دەوڵەمەندکە ئەوەی هەشی بوو لێ چوە دەرەوە جا قەزدم ئەوەیە کە ئێمە ئاڵین حکوومەتی عێراق بەو شێوەیە حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کەوا ئەو سیاست و پلانەی حکوومەتی عێراق سەر بگرێ چونکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هاتو بێت و وەکو تۆ باسیەکەی ڕاستە ئەگەر ئەو سیاسەتی ئەو ئەیگرێ ئەگەر تۆ سیاسەتشکە ڕەچاوکەی بۆ ئەوەی کەوا بتوانێت زیاتر ئاسانکاری بکرێ بۆ وەبەرهێن و بۆ بازرگان و بۆ مستەثمیر هەموو ئەوانەی کەوا کاری ئابووریەکەن ئەو کاتە هەرێمی کوردستان زیاتر بەرەو قۆناغێکی زۆر پێشکەوتوو ئەڕوە بەڕاستی بۆیە یعنی کاک ڕەنج مەوزوعی ئەوەی کەوا ئێمە کە دوا ئەکەوین لە پاشەکشین حکوومەتی هەرێمی کوردستان مستەشاری عاقڵ و ڕاستەقینە و زانستی نییە تێی بگەیەنێ مستەشارێک بێن ڕاوێژکارەکان بێن ڕاوێژکار ئابووریەکان لەگەڵ ئابووری ناسەکان و لەگەڵ کەسی زیاتر شارەزا لە بواری ئابووری بێن ڕوونکردنەوە بدەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو بوارەدا پێشکەوتن پیشەسازی بەو شێوە ئەبێ ئابووری پێشەوە ئەڕوات دەستخۆش شەخم فەرموو دەستخراوە سەر زۆر لە برینەکان کە لێرەدا باس کرا بەڵام من وای بووە چم بەشێ لەو برینانەی کە باس کرا لەلایەن خاوەنکارەکان و بازرگانەکان و بەشێکی پەیوەستە بە وەزارەتەی کاک عەلیوە و بەشێکی هەرە گەورەی بەدەر لە وەزارەتەی کاک عەلیە من کەسی وا ئەناسم من بە حکمی ئەوەی کە ئێستا ئەندامی ئەنجومەنی یەکێتی هاودۆنارکاران بۆ نوێنەری گەرمیان یەکێتی هاودۆنارکارانیشم لە کەلار زۆر بازرگان کێشەیان هەیە جار وایە تەلەفۆنم بووەکەن باسی معاناتی خۆیانەکەن کەسی وا ئەزانم بە بەڵگە لە 2021 تەقدیمی کردووە بۆ وەرگرتنی کارگە هەمومان ئەزانین ڕێکارەکانی وەرگرتنی مۆڵەتی سەرەتایی ئەوە منەک بسوسێ باسە کاک ڕەنزاوەسە نەک بسوێ ناوێت مۆڵەتەکە لە 2022 وەرگیراوە ئەوەی ئێستا ئەچین بۆ ساڵی 2024 هێشتا بستێ زەوی بۆ دیاری نەکراوە ئەم دایرەدا بەدەست ئەو دایرەوە ئەیدا بەدەست ئەو دایرەوە یعنی کۆمەڵێ معاناتی زۆر گەورە هەیە من چەند بازرگانی کەلار و گەرمیان ئەزانم لە سەرپێڵ لە کرماشان لە کەرەج لە تاران هەموو سەرمایەکان بردووە بۆیە لەوێ لەبەرەوە جگە لە ڕۆتین هەیە بە مەزاژێکە چەند کەسە ناسی چووە لە کرماشان و چەند کەس هەیە دوایی بەناو ئەدەم پێت چەند کەسە بێت کە برادێکە لێرەوە خۆی ئادەیت خوا بزانم ئەم برادە من هەر ماوە بیڵێ من بەڕاستی ئادەی کاکەی کەلاری تۆ لە کەلارەواتوی بۆ بەرنامەکەم بۆ پڕە گەنجە باشە دەرفەتە دەدەم بەس بە ئەویش بێت بۆ ئێرە تۆ لە کەلارەوات بووی دەوەرە ئێرە یەک دقە فەرمایشتەکانە تاوەکە من باسی معاناتی ئەو خەڵکەم کرد کە ناچارن ڕۆیشتون لە وڵاتە سەرمایەکانی ببەنە دەرەوەی وڵات من ئەیگەڕێنم بۆ شتێکی تر وەکو کاک شێخ مستەفا ئاماژەی پێکرد هەنێ ڕایشکار هەیە تەنها ئەبیسێ لە ئەوروپا وڵات فڵان دایرەی کارەبا ئەوەنە زەریبێ لەسەر معاملەکان هەیە فڵان شت ئەوەنە زەریبێ حکوومەتی هەرێمی کوردستان من هەموو ئەگەڕێنم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت تەنها ئامانجی ئەوەی بەس پارە کۆکاتەوە تبی لەوە ناکاتەوە ئەم کەسە کە زەریبە خاتە سەرم دایرە چەنێ معاناتی هەیە تەنها بیر لە تەسەوورەکەی مادەم لە گەرمیان چەندێک ئەخەمڵێنی بە چەند ئەی خەمڵێنی کە چۆتە دەرەوە
لەبەر ئەم ڕۆتین و شتە سەرمایی ئێمە من معلوماتی کاملم نییە لەسەر ئەو تۆزەی ئەیزانی چەنە بێت سێ برادەرەزانم کارگەیان لە زیاتر لە ملیۆن دۆلاریان بردووە بە ملیۆنی دۆلار بۆ کارگەی هیچ نییە باش چەند 10 ملیۆنیان بردووە ینی کارگەی وا هەیە بە تۆ بە 2 ملیۆنی دۆلار یاڵە ئەتوانی کارەکە دروستکەیت 10 ملیۆن دۆلار ڕۆژتۆتە دەرێ بە سێ کەس هۆکار چییە تۆ بۆسا بۆ گەرمیان زۆر مهمە چونکە گەرمیان بە تایبەتی کفری خەریکە بێکاری وێرانیەکە و یعنی بە سێ کەس 10 ملیۆن دۆلاریان بردووەتە دەرەوە لەبەر ڕۆتین لەبەر ڕۆتین لەبەر ئاسەنگ دروستکردن لەبەر نەبوونی شوێن من خۆم شخصی خۆم لە 2021 تەقدیم کردووە هەتا ئێستا دەسیم ئەو گەرمیانە ئاوا سیر بکە سەیریکە خۆی ئەزانی هەر قەتار و وەڵاوی سیبلە چی دروست بووە لە دەشتاییە ئەوەنە دەشتەکە زۆر بووە ئیتر قەتار و ئەڵاوی سی دروست کردووە یعنی ئەرزێک نییە لەو گەرمیانە زلیا بیرێ بە سێ کەس ملیۆنەکەیان بردە دەرەوە نا ئەرز هەیە بەڵام تۆ خۆت با ئێستا هیوا هەیە تەنها بۆ پرۆژەوە بەرهێنان لە ماوەی دوو مانگەکە کە 250 دووەنیمی وەرگرتووە یە بۆ خاوەن کارگەیەک نەتوانێت کە 50 خێزان ئەبوژێنێتەوە 50 سفرە ئەڕازێنێتەوە بۆ نەتوان دەدوەنمی بۆ دابین بکەن من خۆم داوای تەنها 12000 متر 12000 متر ئەرزم کرد ئێستا ئەوە سێ دانە ساڵە نەیانتوانی 6000 متر بەجێ ئەمە بۆیە ئاوازەکانی ئێمە لە گەرمیان هەمووی ئایا تۆ لە کفریەوەهاتووی بۆ کەلارەوەهاتووی ئەی لە کەلار وەزعی چۆنە تۆ چەند کەسە ناسی کە ڕۆیشتۆتە دەرەوە لەبەر ئەمەی من باسەکەم مەشتێکە لە خەوارێ من نوێنەری کارگەی بلۆکەکانی گەرمیانم باشە 67 کارگەمان هەیە لە گەرمیانە کارگەی بلۆک ئێستا چوار لە کارگەیشەکە ئەوانەی کە ئیشناکەن هەندێکیان ڕۆیشتون بۆ خانەقین هەندێکیان ڕۆیشتون بۆ جەلەولا هەندێکیان ڕۆیشتون بۆ دووس تۆش بۆ ئەڵەی جەلەولا خۆی گوڵاڵە باش گوڵاڵە ئێسی کارگەی چەولممان هەیە لە گەرمیانە هەر سێکەی داخراوە ئێستا چەولم ئێمە لە جەلەولا و لە گوڵاڵە لە دووسەیەن یعنی ئەمە بارگرانیکی گەورەی بۆمان دروست لای خۆمان بوو ئێستا ڕۆیشتۆ بۆ ئەوێ ئێستا ڕۆیشتووە بۆ دووس و بۆ گوڵاڵەوە بۆ خانەقی هۆکارەکەی چییە مەسەلەن وەڵا هۆکارەکەی ناکرێت لە ئیدارەی گەرمیان بەپرسی بۆ گەشتیاری 59 کیلۆمەتریان داگیر کردووە پرۆژە گەشتارەکە 5 کیلۆمەترە کاگعلی لەوێ کارەبا بە 6 لەوێ بە 150 چێ لەوانەشکەوە ئەوە بابەتێکی ترە ئەو بابەتێکی ترە لەبەر پرۆژەیەکی گەشتیاری 59 کیلۆمەتر ئەو بەدراوە کەرەزی سەرەداییشی لای خۆدەیە ئەنی هۆکارەکەی چییە هۆکارەکەی قەیرانە خەڵک قانون ناکە خواروی عێراق چەندین مەشروعی ئەزانی بەعکسەوە کەس قانون ناکە ئەسڵ شەڕە لەوەی لە کەلار ئەرزێکی سوسمار وەربگری بیکەی بە شوقا شەڕە لەسەرەوەی ماڵ دروست مەسئول هەیە خواخوایەتی پۆستی بەنێ لە کەلار تۆسێکە ئێمە متەفیقین لەسەر یەکشت ئێمە وتمان کارەبا ڕاست هەموو کارگەیە کارەبای پێویستەوە بێرزان کرد قسەمان لەسەرەوە نییە ئەو کارگانەی سوتەمەنیان پێویستە ئەوانەی سوتەمەنیە متەفیقین لەسەرەوە بەڵێ بەس کارگەی بلۆک بۆ نمونە نە هیچ بلۆکی لە ئێرانەوە نە لە تورکیاوەیەت ینی داغڵی هەرێمی کوردستان کەرەسەی سەرەتایەکیشی چە و لیم و چیمەتەکەی خۆمانە هۆکاری بە بازار نەبوون و داخستنەکەی ئەگەر بگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی بەشێکی ڕاز نییە بەڵێ بازاریان هەیە ڕێگریان لێ بازارمان هەیە ڕێگریمان لێکەن یعنی ئێوە لەبەر بێ بازاری یا لەبەر کاراسانی ئەوێ بەربەستی سەرەکی ژینگەیە لەوێ ژینگە ڕێگان پێنە بلۆکمان سەرف نابێ بە متەناوبی شەکەیگانمان لە هەفتەیەکە کردوتان ئێوە ئیش نەکەن لەبەرەوە پێش دۆنم بەس بلۆکەکانیشتان زۆر تۆزە بیکەن بە عەزل و شت باشە ئەو نوع بلۆکەی لە وڵاتی ئێمە بەکاردێ هەر نەماوە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیاە نەماوە ئەڕوخێ بەسەر تا ئەو کوژێ نە لە هاوینە فێنکە بێ نە لە زستانە گەرمە بگۆڕێ کاگرنج یارمەتیم بە هەدەفی ئەو کوڕەمان نەپێکە 59 کیلۆمەتر لە کەلار عقوبە دراوە دوای ئەو عقوبە دراوە لەبەر ئەوەی پرۆژێکی گەشتیاری هەیە 5 کیلۆمەترە ئەمان 30 کیلۆمەتر لەولاوە 20 کیلۆمەتر لەولاوەتیان ئیش نەکەنیتر ئەوانش مەجبور چوون بۆ خانەخین و بۆ دووس ئەوان ئەوە مشکلی کەلارە سڵاتان لەبێ پێم خۆش و پرسیارە لە کاگالی بکەم ئێمە دانیشتنەکەی ئێمە لێرە بۆ ورد کراوەتەوە ئێمە کارکان کەوتوتە داخستن ئێمە باسی وردەکاریەکانەکەین ئێمە لێچوونێکی گەورەمان هەیە بێ جارێ ڕایگرین کارگەکان کۆچەکە من یەکێکم لەوانە کە خۆم کارگەکەم بێسا بەرەو سەڵتەنەت عەمانە بم تۆ هەر زۆر دوورە ڕۆی باشە ئەوانەی تریز نەبێت چون بۆ کەربەلاو نەجەفتەوە بۆ عەمان بۆ لەبەرەوەی ئاوا باوشی کردوتەوە سەڵتەنەت عەمان باوشی کردوتەوە لێرە کەس پشتی کردووی نه هیچ کە پشتیان لێ کردوم ڕێگریشم لێکەن
کاکە ژیان ئێمە زۆر ئاسان هەمووی ئەوە کە لێرە دانیشتووە ئەزانە کێشەی هەرێمی کوردستان چیە داخستنی کارگەکان گەورەترین کێشەکانمان ئێمە گومرگە گەورەترین کێشەکانمان بازرگانەکان ئەسڵەن ناوی وەزارەتەکە هەڵەیە هینی خسۆتە پێش پیشەسازیەوە بازرگانیەوە هەرواشە بازرگانیەکە زیاتر لە پیشەسازیەکە ئێمە بە پیشەسازی پێشخەین نەک بازرگانیەکە ئێمە بازرگانەکانمان بە ناوی معاملەکانەوە ئەچن هاوردەی کەرەستە سەرەتاییەکانەکەن بە ئەفای ئەو بە ئەفای بڵێن لاوەکی کە هیچ کارخانەیەک بوونی نییە ئێستا خەڵک هەیە لەسەر حسابی کارگەکان نەکارگی هەیە نە هیچ لەوە زیاتر قازانجەکە بەڵێ زۆر زیاتر لە دەرەوە هاوردێ هەر ئەوان کە کەرەستەخانەکان بە ئێمە فرۆشتنەوە ئەوان قازانجە ئێمە زیاترە تاجرەکان پارەکەشی لە جیفانی خۆیەتی و هیچ خەساربوونێکی نییە هیچ زەمانی ئیجتیماعیەک نادا هیچ ژیپارەی ژینگەیەک نادا هیچ شتێک تو چ کارگەیەکە هەیە وای بێی بۆ عەمان پرۆفیل PVC لە عێراق نەزەحەتی نێناوە تا ئەم دەقەیە یەکەم کارگەش بۆ گەورەترین کارگەشم تا ئێستا بە بۆنەی چیەوە PVC و پولی ئەتیلین ئێمە بخۆمان گەورەترین فرۆشیماییمان هەیە لە بەسڕا ناوی چییە بە ناوی خۆمەوەی پاڵا بەڵێ گەورەترین کارخانە هەر من مەعمەلی بۆریەکان هەمان ماوادی من بەکاردێن PVC بەکاردێن پولی ئەتیلین مەعمەلی نایلۆنەکان ئێمە توانی بۆری ئاویش دروستکەی بەڵێ هەموو شتێک تەماشاکە ئێمە توانین هەموو شتێک دروستکەین دوو سێشتی زۆر ئاساییمان بۆ بکەن هیچی ترنا حکومەت ئەوێ پارە کۆکاتەوە لەبەرەوەی گومرگ لە هەموو خاڵەسنوورەکان و داخڵەکە وایە فەرم پارەکان لە ئێمە کۆکەنەوە خۆمان ئەتان دەینێ زۆریش ئاسانە تۆ وەرە کەرسەی خاو من معمەلەکەی من ئینتاجەکەی لە مانگێکا 300 تۆنە بیهێڵە لەسەر ناوی من 300 تۆن داخڵ کرابێت خۆ ئێستا حاسیبە هەیە ئێستا داتا هەیە لە هەرچ گومرگێکەوە داخڵم کرد سەری مانگ بۆ 301 تۆن تۆ وەرە بزانە ئەو تەنەم بۆچی مۆڵەتەکەت وە بەرێنانە زەحمە نەبێ بەڵێ من پرۆفیلەکە دروست دەکەم باسی ئەحفای گومرجەکەیەکەی ئەوە باسی کەرەسی سەرەتایەکەی ئەحفای گومرجەکە مامۆستا هاتووم لای کاتزەنگی کاتی پێشەوەی شەق ئاراز تەقاعود بێت تەقاعود بوو چوون لەگەڵێ خواحافیزیم لێ کرد هەر بۆیان نەکرد 3000 جنابشتم ڕۆشتم لەگەڵ سەوازم نەتەواو 2 ساڵ دام خسوو کاکە تۆ مۆڵەتەکەت وە بەرێنانە چ ڕەبتێکی بە ئێمە کەرەسی نا مۆڵەتی ببوورە بەرهەمهێنانی معمەلەکەم بەرهەمهێنانە ببوورە وە بەرهێنان نیم واتە مۆڵەتەکەی لە وەزارەت زانی ئەمە کەعەلی تۆ لەوە تێگەیشتی ئەڵێ مدیر عامێکتان هەبوو لەگەڵ تەعین بوو خەریک بووم لەگەڵە بۆ ئیشێک تەقاعود بوو چوم خواحافیزیشم لێ کرد هەر بۆی نەکرد لە دەسەڵاتی ئەوانە کاک لە دەسەڵاتی وەزیری مدیر عام دەسەڵاتی کاملی هەیە وەڵڵاهی شێغەراز خۆی لێرە نییە خوای لێرەیە پیاوێکی بەڕاستی بەڵام زانی چی با ئێمە شتەکە ڕوونکەینەوە بۆ نەبووە ینی بۆم باسکە ئەمە تۆ ئەم معاناتە باسەکەی کاکەیکی تری ژێت ئەوە بە ئەگەر ئەمە دووبارە بێتەوە بەڕاستی کارگەی پلاستیکەوە بۆی چارەسەرەکەی بۆی نەڕاوە بۆ عەمان بەڵێ بۆ بۆی چارەسەر ناگەم بەناوی 23 کارگەی پلاستیکەوە بە بڕیارەکە تا بچیتەوە نەڕۆی بۆ عەمان ئەڵێ بۆ چارەسەرەکەم چارەسەری ناکرێت ئەڵێ بۆ تەکەم خۆم خەریک بوومە کاکە برا ئەڵێ بۆ تەکەمەوە بریکاری وەزیرە برای بەڕێزم ناتوانێت بیلێ تۆ بۆ نایڵێ بیلێ بزانێ کاکە ئەزای بۆچی بە قوربانێ بم ناوی جەنابەت پاڵا کاک باڵا جان هەر بە ناوی خۆتوێ نییە بۆی چارەسەرەکەی ئەوەی دەسەڵاتی وەزارەتی ئێمە بێ ئێستا بەس ئەوەندا کۆتا قسە سەیری لە دەسەڵاتی ئێمە بێ بەڵێ لە دەسەڵاتی سەروترما بێ پێت ڕێگەت پیشانێن پشگیری دەکەم بۆ سەروتر بەڵام دوو کەسایە چێ سەرۆکی حکومەت و جێگرەکەی کەسی تر ناکرێت زانی بۆچی ئەمە بۆم بەیان کە دوایە باشە خۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی سەرۆکی حکومەت و جێگری ئێمەیە ئێتۆش بریکاری دەدەستی بگرە و بیبە بۆ ئەنجومەنی وەزیران بڵێ ئەڕوا بۆ عەمان کاکە تۆ بڕۆی بۆ عەمان چەند گەنج بێ ئیشە چەند گەنج بێ ئیشە ڕاستەوخۆ لە کارخانەکەی ڕاستەوخۆ 45 کەس بەڵام چەند کەس بەهۆی ئەوەوە ناڕاستەوخۆ بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ چەند کەس 195 کەس 150 کەس ناڕاستەوخۆ کارەکەن ئەڕۆن باشە کێشەکە چییە چارەسەری کێشەکەشم پێیە چییە کێشەکە چی بە ئێمە چارەسەر ناکرێت ئەو دوو کەسابێ ئەو باشە پێم بڵێ کێشەکە چی بۆ چارەسەر ناکرێت هدفی حکومت کاکە ئەزانیی باشت ڕوون بێ ئێستا خەڵک وازانێ خۆیان کارگەوانێ ناڵێت بەڵێ باش ئەگەر کێشەت مۆڵەت سناعیە زۆر ئاسان ئێمە وردەکارانە بینە دەرەوە دەی فەرموو با بەگشتی قسە بکەین من لێرە دانیشتوم بریکاری وەزارەتم کارمە دیو دەوڵەتم ینی حساب کە لە بواری پیشەسازی کە قسەیەکەی من لە بری سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەتیشەوەکەم لە بری وەزیرەکەی خۆشمان دانیشتم بەڕێزم ئێمە قانونمانەیە
لە قانون تۆ لە جێی من بێتوانی لابی نەخێ ئەوەی من عرضم کردی تۆ لە چوارچێوی قانونەکە چی بۆ بەڕێگر بۆ ئەوەی مۆڵەتی کارگەکە نەدرێتێ با من لەسەر دەچی ئەو بەڕێزە هەفتەی ئایندە وەرە با بزانم چییە بۆ جێبەجێکم ئەوەی حمای من توش من هاتوو ڕەحمەتی لێ بێ حمای من ئێ باشە شمولت ناگەزانی بۆچی حساب بێتە من باسی قانونەکەم تۆ محامیتێ منە بەڵێ ئەبێ محامیتە بێ کارگێکی گەورەی محامیتە بێ بەڵێ یاسای پاراستنی بەرهەمی ناخۆ ساڵی 2021 کە دەرچوو ژماری ساڵی 2021 یەکێ لە شەرتەکانی پاراستنی بەرهەمی ناخۆ خۆرەوە نیە یەکێکی کارگەیەک دانێ بەرەمەکەی هەزار مەشروعی استثماریە تۆ توانی بۆری بۆ دابینکەی تۆ توانی پەنجەرە بۆ دابینکەی فۆرمەکەم پڕ کردوتەنیانیم چەند کارخانەیەکی پەنجا کارگەش بن ناتوان بەداخەوە ئێڵێم یاسای پاراستنی بەرەمی ناوخۆ لە ئەحکامەکانە بڕگەیەکی تایە کە ئەڵێ ئەبێ لە سا پەنجای کەرەسەی سەرەتاییەکەت ناوخۆیی بێت کەواتە تۆش لەمە شمول ناگا حبوبیاتی پلاستیکی کە ئەوەی کە تۆ ئەیهێنی ئەو مەوادەی کە تۆ ئەیهێنی ئێمە معمەلی پترۆشیمیاییمان لە عێراقیشانیە نەک لە رێمی کوردستانە لەبەرەوەی کە هەمووی قسەی من مایکە پێ بانی لەوە بهێنە زانیم کاکە بانی لەو معاملە بێنە کە زانیم کەرەسە سەرەتایەکەت لەو معاملەیە حیمایی منتوجت 100% شمول دەکات و بۆشت جێبەجێکرێ زۆر باشە دەستخۆش کەواتە کاک عەلی کێشەکەی ئەم براخۆشەویستەمان کە کارگەکەی پێگەیوە چارەسەرەکەن لە چوارچێوەی قانونی تەنمیی سناعی بەڵێ مەسئولی شمول ئەو چوارچێوە قانونیە وا ئەکا ئەو نەڕاتە دەرێ بەڵێ وا ئەکا کە ئەو نەک ئەو بەڵام چەندان کارگەریش قوربان یەکێ لە کێشەکانی بەیانی کرد ئەڵێ پاراستنی بەرهەمەکەم پاراستنی بەرهەمەکەی ئەگەر هاتوو لە ئەو سێ مەرجە لە 150 تەختەی بازار بکات یعنی بۆ ئەوەی کە ئێمە ناکرێ ئێستا بەسەر ئەوەی کە بۆ لە 150 بێ تەختی بازارکە وە لە 150 بۆی هەڵاوسانی نرخ دروست نەبێت بۆ احتیکار دروست نەبێت بەڵێ ڕاستە تێگەی لە 150شی ئەبێ کەرەسەی سەرەتایی لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیبێ فۆرمێکەیە خۆیان نەزانن پڕ ئەکرێتەوە هەموو ئەو بڕگە و مادانای و لە ڕێگەی لیژنەکانە جێبەت کردوودە بەڵێ بەس کە ئێتە بەردەسی من خاڵی یەکەمتیانە بەداخەوە شمولت ناکە باشە بۆ بەسکە عەلی بەم با ئێمە یەک شتێ ڕاستیکەین بەداخەوە کە یاسای پاراستنی بەرهەمی دەرچوو لە پەرلەمانی کوردستان بەداخەوە کە ئێمە مشارەکەیەکی جدیمان نەکرد لەوەی کە قسەمان زۆر هەبێتایە هەڵەیەک تێپەڕیوە ئەو هەڵێش ئەوەیە ئەڵێ ئەبێ کەرەسەی سەرەتایەکەی لە 150 لە وڵاتی خۆتا بێ کە ئێمەش تەماشاکەن کە ئێمە کارگەی مامناوەند و بچووک ئەتوانم بڵێن لە 180 بۆ 90 کارگەکان لە هەرێمی کوردستانە پێگەێنێت ئەتوانم بڵێم لە 180 بۆ 90 شمولی پاراستنی بەرهەمی خۆماڵی ناکە اینجا ئێمە چیمان کردو بۆ ئێمە وەکو ئازادی بازرگانی پیشەسازی بۆ ئەوەی زۆربەی زۆری کارگەکانمان لە سەتڵەکەی کاکەوە بیگرە کە هێنای تەشتەکەیتان بینی هەر دەستان لێ باید زانتانزانی کوالەتی کارگەکانی ئێمە چەند بەهێزتر و باشتر لە کوالەتی کارگەکانی دەرەوە بەڵێ بە قانون چاوەڕێی چێکەواتە پەرلەمانی ئێمە بە قانونێک بەڵێ بە یەک بڕگەوایان کرد کە کارگەکانی ئێمە مەشلول ببن بەڵێ ئێمە چیمان کردو بەڵێ یاداشتمان لە دوای دەرچوونی یاداشتمان ناوەتە ئەنجومەنی وەزیران ئەو بابەتە هات پەرلەمان ئینی بەسەرچوو کاتی بەسەرچوو ئێستا خۆتان نەزان کە پەرلەمان ئەوە نییە هەتاوەکو ئینتیخاباتێکی کرد یەکێک لەو یاسانەی کە ئێمە ئەبێت داگۆچی لێ بکەین ئەویژەوەی ئەو بڕگە بێ نەمێنێ بۆ چونکە لە قانونی پاراستنی بەرەمی ناوخۆی عێراقا نییە بەرنامەی لەگەڵ ڕەنج و ئەو پەرلەمانتارانەی کە سبەینێ مقابلەیانەکەم بەڵێنتان پێ ئێم کە زۆرترین سەرنج بخەمە سەر نەیەشتنی ئەو بڕگەیی کە وای کردووە کە کارگەکانی ئەم وڵاتە نەتوانن یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆ بیانگرێتەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی بەڕێز خواگای لێتان بێ خاوەن کارگەکانی کە نەهاتوون ڕێز و سڵاوم بۆتان هەیە
و لە ڕوودا و ستریم نیو کاژێری تر بەردەوامە بم لە تەلەڤیزۆن خواحافیز.